شەوی هیجرەت کە ئەعدا زۆری هێنا مشتە خاکێ بوو، پیا چەندن دەبەنگ و کوێر و کەڕمان ئەو لەعینانە. لەناو ئەو گورگ و ورچ و سەگگەلە دەرچوو بئیذنیللا، بە یاری غارەوە یاری لەباری ڕێ لە بەریانە. وەکو خوورشید و مەه پێی سەیریان لێ هەڵبڕی تا غار، لە غارە سەیری کرد ئەعدا کە وەک سێبەر لە دوویانە. بە یەک دوو عنکەبوت و کۆتری بێفام و بەستە زمان، شعور و فەهمی گۆڕی لەو سەگ و ئیبلیس و دێوانە. بەهەشتی داخلی یەسریب دەبێت تووبا لە بۆ ئەنسار، بە کوفارانی مەککە تا ئەبەدیا وەی لە نامانە. ئەگەر ئەم هیجرەتە نەبوایە دین ئەم شەوکەتەی کەی بوو، کە هەر کەس تێبگا بەم دینە نەسخی جوملە ئەدیانە. بە ناوی خوای بەخشندەی میهرەبان، سوپاس و ستایشێکی نەبڕاوە بۆ خوای بەدیهێنەرمان. درود و سڵاوات و میهرەبانی خوا خوازین بۆ گیانی پاکی پێغەمبەری خۆشەویست و نوری چاومان محەممەدی کوڕی مستەفا محەممەدی کوڕی عەبدوڵڵا صلی الله عليه وسلم. ئەو پێغەمبەرە ئازیزەی کە 1442 ساڵ بە هەنگاوە ماندووەکانی خۆیەوە شاری مەککەی پڕ لە درک و داڵی قوڕەیشیەکانی بەرەو شاری مەدینەی درەوشاوە بەجێهێشت تا بتوانێت کۆمەڵگەیەک دروست بکە کە تێیدا مرۆڤ سەنتەری و مرۆڤ دۆستی و خۆشەویستی مرۆڤ چەق و بەرهەمی ئەو کۆمەڵگەیە بێ و وەچرای خوایی لە کۆمەڵگەکانە بە درێژایی مێژوو هەڵبکە. وەکو مەحوی دەفەرمێ لە تاریکی شەوی کوفرە بە یەک دەم لەمعەیەکیدا 1442 ئەمڕۆ دنیا چراخانە. خۆشەویستان، ئەمڕۆ ئێمە قسە لەسەر هیجرەت دەکەین. چەند ڕۆژێکی تر پێدەنینە نێو ساڵێکی نوێی کۆچیەوە 1442 کۆچی کە لەبەر گرنگی و کاریگەری و بایەخی ئەم هیجرەتە پیرۆزە سەیدنا عومەری کوڕی خەتاب ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ هیجرەتەکەی پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم کردە دەستپێکی ساڵی نوێی کۆچی بۆ موسڵمانان و لەو ساوە تا ئێستا لە نێو موسڵماناندا کاری پێدەکرێت. لەگەڵ میوانەکانم زۆر بەڕێزان جەنابی مامۆستا مەلا سەرهەنگ سەید شەهاب زانای ئاینی و دکتۆر عەدنان هەورامانی مامۆستای زانکۆ و مامۆستا سەربەز جەباری بانخوازی ئیسلامی پێکەوە لە مێزگردێکی تایبەتدا لە بەرنامەیەکی تایبەتدا قسە لەسەر ڕەهەندەکانی کۆچەکەین بە تایبەت ئەو ئامادەکاری و ئامادە سازیە مادی و معنەویانەی کە پێغەمبەری پێشەوامان صلی الله عليه وسلم لە شاری مەککە ئەنجامیدان. جەنابی مامۆستایان زۆر بەخێر بێن، گەورەتان کردم. مامۆستا سەرهەنگ پیرۆزباییەکی گەرمان ڕاستی بەڕێستانە کۆکو زانایەکی ئاینی ئەمڕۆ وجودتانەیە بەهۆی نزیک بوونەوە لە سەری ساڵی کۆچی 1442. پێم خۆشە سەرنج و پەیامی بەڕێزت ببیستم لەسەر کۆچ. ئەگەر مایکەکە مامۆستاییان. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين حمدا يوافي نعمه ويكافئ مزيده. اللهم صل وسلم على عبدك ورسولك ونبيك محمد صلاة وسلام دائمين متلازمين إلى يوم الدين. صلاة ورحمة وبركة إخوة لأهل مجلس ولا سجن بسراني وبينراني بالرزي كنالي أسماني بيام. سپاسانە کەین بۆ ئەم فرسەتە و بۆ ئەم بەرنامە لە خزمەتانە کە ڕاستەوخۆ لە پێشوازی ئەو یادە پیرۆز و مەزنەیە، لە پێشوازی ئەو ڕێدا و مەزنە مێژوویەیە، نەک تەنها لە مێژووی پیرۆزی ئیسلامە بەڵکو لە مێژووی مرۆڤایەتیە، لە مێژووی ئینسانیەتە ڕووداوێکی گەورەیە، حەدەسێکی گەورەی و پیرۆزە. بۆیە پیرۆزبایەکی شایستە و شیاو بۆ ئەو مناسەبەتە گەورە و پیرۆزەی مێژووی ئیسلام عرضی سەرجەم مسلمانانی جیهان و سەرجەم مسلمانانی ئەهلی کورزمان لەسەر هەر شوێنێک لەسەر ئەمڕووی زەمینە هەن و بە تایبەت مسلمانانی کورزمانی خۆمان لە وڵاتی خۆمانە. وای گەورە پەروەردگار بیکاتە مایەی دەری و ڕەحمەت و خێر ئینشاءالله بۆمان لەم دەروازەی ساڵی نوێی هیجرەتە کە ساڵی 1442 مێدەوارم خوای تەعالا ئینشاءالله دەروی خێر بەسەر ڕووی میلەتەکەمان ئابکاتەوە، هەرزانی بەڕوومان ئابێنێ، نەخۆشی و ناخۆشیمان لەسەر هەڵگرێ و لە ئەو فیتنانەی کە لە ئارادا هەیە ئینشاءالله هەموو ماڵ و خانەوادەی کوردیمان و ئیماندارانەمان لێمان پارێزێ ئینشاءالله. ئینشاءالله. ئەوەی کە پێویست بێ ئەگەر لەم سەرەتاوە تەنها ئەنجا لە خزمەت مامۆستایانی بەڕێزی تری شابین ئینشاءالله پێویست بکە عرضانی بکەم سەبارەت بە هیجرەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم
ئەوەیە کە ئەم هیجرەتە پێویستیەک نەبووە ڕووبدات و کۆتایی پێبێ بەڵکو پێویستێکی موسڵمانە لە هەموو ئان و وەختێکدا کە دینەکەی وا پێویست بکە و داوای لێەکە کە هەڵسێ بە ئەنجامدانی ئەو هیجرەتە ئەو کۆچە جایمە زمانمان هەر هیجرەتەکە وەکو کوردی لاتۆ کە باریکەوە کاریانین تێگەین ینی ئەگەر هەندێک جاری نەڵێن کۆچی شاڵە معلومە زیاتر دێتە سەر زمان و گۆبووت هەر کاتێک موسڵمان هەستی بەوە کرد کە دینداری و مەراسیمی دینداری مەشاعیری دینی بەرپا بکە لە نوێژ و لە تاعەت و لە خواپەرستی و لە یەکتاپەرستی خوای گەورە و پەروەردگار لە ڕەمزە دینیەکانی زەخت و سانسۆرێکی وەهای کەوتە سەر کە نەتوانێت بە ئەشکرا ئەوە ئەنجام بدا ئەو کاتە ئەو پێویستی دووبارە بێتەوە لە هەر ظروف و زمانێکا بێ بتوانێت پێویستە لەسەری ئەو ئیماندارە کۆچ بکە هیجرەت بکە بۆ شوێنێک کە بە ئاشکرا و بە عەلەنی و بۆ پەڕی عیزەتەوە دینداری و خۆ مەشاعیری خۆی بەرپا بکە و جێبەجێ بکە. زۆر باشە زۆر سپاس دەکەم دکتۆر دووبارە جەنابیشتان زۆر بەخێر بێنە گەر مایکەکە بگرنە دەستان پێم خۆشی ئەحساس و سەرنجی جەنابیش نیان پەیام و بۆچوونی جەنابت لەسەر هیجرەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بزانم. بسم الله الرحمن الرحيم الحمد لله وكفى وأفضل الصلاة وأتم التسليم على النبي المصطفى وعلى آله الأطهار وصحابته الأخيار سرتا پیرۆزبایەکی گەرم لە هەموو لایەکەکەم بۆی کە بە شتی ترەوەنەی کوژین قسەی ناخێدڵی خۆمان بکەین مامۆستا ڕیاز باسوخواسی کۆچ بۆ هەموو چین و توێژێکی موسڵمان ئەگەر پێویست بێت بۆ ئێمەی بانخواست کە خۆمان بە شوێنکەوتەی پێغەمبەری خوا سڵ مەزانین و خوا بەسەری کردوونەوە خەڵکانەگەن گوێمان لە یەگرن بۆ ئێمە ومانان دوو ئەوەندە پێویستە چکە بەڕاستی تاکە بزوێنەرە بۆەوەی کە ئینسانی موسڵمان بیکاتە وێزگەیەک بۆ خۆی تێدا بەهێز کات وەلێتان ناشارمەوە ڕاستگۆیانە ئەڵێم ڕاستیەکی تاڵ ئەڵێم مامۆستا سەرهەنگ مامۆستا سەربەست لەکوێ ئێمە معادلەیەین کە بەڕاستی لە هیجرەتە لە کۆچە کۆمەڵە تەضحیە و بەرخوردان ئەبینم هەست پێ ئەەکەم ئینسان تەریقە بێتەوە ئێمەمانان بە دوو کەلیمە قسە لە بەردەم سپلێتێکە لە بەردەم کامەرەیەکە لە جیوێکی خۆشە و ئازانی هیچمان نەهێشتێتەوە کاتێککە خۆت بەراورد دەکەی بەڕاستی لەکوێ ئەم معادلەیەین ئینسان هەست بە شەرمەزاریەکە لەبەرەوە دوای ئەم بەخراتنی مامۆستا سەربەز ڕێن پێ بدە قسەی دڵی خۆم بکەم دوای دەست پێکەین ئینشاءالله. یاخوا سەلامەت بین ئینشاءالله مامۆستا سەربەز جەنابیشتان زۆر بەخێر بێن پیرۆزبایەکی گەرما ڕاستی بەڕێزی شتەکەم و ئەخوازم کە سەرنج و بۆچوونی جەنابیش لەسەر هیجرەت بە کورتە و پاشتر ئینشاءالله چینە نێو کرۆکی باسەکەەوە. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على حبيبنا محمد وآله وصحبه أجمعين. صلاوی خوای پەروەردگار لە هەموو لایەک بێ داواکارم لە خوای پەروەردگار کە ساڵی 1440 کۆچی کە ئێمە لە پێشوازی داین بیکا بەمای خێر و بەرەکەت بۆ هەموو مرۆڤێک لەم سەرزەویە بە تایبەتیش بۆ موسڵمانان و بە تایبەتیش بۆ ئێمەی گەلی کورد خوای پەروەردگار بیکا بەمای هەرچی خێر و خۆشی هەیە بۆمان. کۆچی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دوای خوێندنەوەی کۆمەڵێک سەرچاوە من وای لێ تێگەیشتوم کە هەموو دین لە کۆچی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام هەیە. هەر شتێکی دینت بوێ لە کۆچی پێغەمبەری خوایە عەلەیهی سەڵات وسەلام دەسەکەوێ کە ئەوە چۆن ئەڵێ مەتنێکە دواتر لە میانەی قسەکانە شەرحەکەین. دەست خۆشە مامۆستا سەربەز مامۆستا سەربەز بە هەر لە جەنابتەوە ئەم جارە دەست پێ بکەمەوە ئەو ئامادە سازیانە چی بوون کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆ کۆچکردنی خۆی دەگێڕێتەوە کە بۆ منە شەوی 27 ڕەجەبی ساڵی دەمی پێغەمبەرایەتی لە ناکاو براقێک دێت و حەزرەتی جبریل ئەیبەن بۆ خزمەتی خوا مەبەستمەوەی بەڵام لە هیجرەتە نە موعجیزە هەیە بەڵکو هەموو هۆکارەکان ئەگیرێتە بەر لە نهێنی پارێزی دیاریکردنی ئامانج گۆڕینی شوێن و ئاراستەی مەدینە مەبەستمەوەیە هەم بە جەستە و بە بەدەن و ماندووبوون و هۆکارگرتنەبەری خۆی و هەم بە کۆمەڵێ پلان و نهێنی پارێزی و ئامانجی پیرۆز. پێم خۆشە باز لە ئامادە سازیە سەرەتایەکانی کۆچ بکەین کە بۆ نمونە ئەم کۆچە ئایا بڕیارێک و ویست و خۆش حەزێکی پێغەمبەری خوا بووە صلی الله علیه وسلم یا فەرمانێکی خوایی؟ طبعا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە هەشتی ڕەبیع الئەوەلی ساڵی چواردەی پێغەمبەرایەتی گەیشتۆتە ناو شاری مەدینە بەڵام ئامادەسازی بۆ کۆچ لە ساڵی 11 بوو
باشە یعنی 3 ساڵ بەردەوام پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام پلان و تەختیتێکی تایبەت هەیە بۆ ئەم کۆچ ئەوە وەکو لایەنە مادیەکەی وەکو لایەنە ئیمانی ڕوحیەکەی ئەم 14 ساڵە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە ساڵی 14 پێغەمبەرایەتیە کۆچی کردو کە ئەبێتە ساڵی 622 زاینی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەم 14 ساڵە ئیشی بریتی بۆ لە پەروەردەکردن و پێگەیاندنی تاچێکی وە کە هەرچیەک فەرمانی خوا و پێغەمبەر هاتبێ یەکسەر جێبەجێ کراوە ئامادەسازی بۆ کۆچ طبعا فەرمانی خوایەوە بێگومان بۆیە ئەبینی هەر ئەو ئاەتانی کە لە سەرەتای دەعوە و بانگەوازی پێغەمبەرایەتیدا دابەزن ئێمە لە قورئانە 21 ئاەتمانەیە باسی کۆچەکان نیوەیان لە سوورەتە مەکیەکانە ئەمانەی سوورەتە مەکیەکان زۆربەی باسی زەمینە سازیەک و ڕێخۆشکردنێکە بۆ ئەو کۆچەی کە خوای پەروەردگار دوایی داواکە لە ئەسحاب ئەمجار کۆچی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام زۆر ناڕەحەت و قورس بووە چونکە ئەم کۆچە شتێک نەبوو ئینسان بچێ گەشتێکی تەرفیهی بکە و سەفەرێک بکە و دەورەیەک بکە و بچێ بۆ وڵاتێک و خوێندنێک بخوێنێ و بێتەوە ئەوان نە ئەم گەشتە یەکجار بەجێ هێشتنی خاک و نیشتیمان و ئەوەی کە پێوترێ زێدی باو باپیر بوو بۆیە زۆر قورس بووە لە لای وەکو لایانی مرۆیی بۆ پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بۆ ئەسحابیش کە ئەو شوێنە بەجێ بێن بەڵام کە ئیمان هات فەرمانی خوا هات ئێتر پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام شوێن کەوتۆکانی وا پەروەردە کردووە کە ئیمان و داخوازیەکانی ئیمان لە پێش هەموو شتێکەوە بن ڕاستە بەڵێ زۆر باشە دکتۆر دێمە لای جەنابێت یەکێ لەو قۆناغە گرنگانەی وەکو ئامادەسازی بۆ کۆجەکرێن بریتە لە پەیمانی عەقەبەی یەکەم و دووەم واتە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە فەیلسوفانی بواری شارستانیە داماژە بەوەکەن دووەمین تایبەتمەندی لە تایبەتمەندەکانی دروستکردنی شارستانیت بریتە لە کێڵگەیەکی بەپیت بریتە لە خاکێک ینی بۆ نمونە پێشترێ ئەمە کۆچی حەبەشە و تایفمان هەیە بەڵام لەوە چێن نەگونجاو بن بۆ ئەم شارستانیەتەکە دوایی ئەبێتە چرایەک بۆ هەموو کۆمەڵگەی مرۆڤایەتی مەدینە ینی بەڕاستی شارێکی درەوشاوە بووە پەیمانی عەقەبە و یەکەم و دووەم تا چەند گرنگی هەیە لە ئامادەسازی و تایبەتمەندیەکانی کۆچی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم واتە هەر بە گۆترەی و هەر لە خۆوە نەڕۆشتووە بزانێ ئایا مەدینەیەکان قبوڵیەکەن یانە بەڵکو بناغەیەکی زۆر پتەوی لە سەرەتا 12 و پاشیش 72 مەردی مەیدان بناغەکە دروستەکە اینجا دوایش مامۆسایان بۆ نێرە خۆشی تەشریفی قودومی ئەچێتە مەدینە پرسیارەکە تا تقریبا وەڵامی خۆشت دایەوە کە ئەو ئامادەسازیە زەمینەی خۆشکەرێکی زۆر ڕێکوپێک بوو بۆەوەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم گرتیە بەر بەڵام من حەزەکەم لە ڕوانگەی ئەو دەستەواژانەی کە لە ژیاننامەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە بە عەرەبیەکەی پێوترێت سیرە لەسەر هەندێک چەمک بوەستم لە دوای پەیمانی عەقەبەوە لە دوای ئەم پەیمانەوە کۆمەڵی ئەسحاب دروستە بن بەڵێ هەندێکیان لە مەدینەن هەندێکیان لە مەکەن بەڵام کەس نایان ناسێ عەبدن بەڵام بە ئیخلاسیان بە ڕازگۆییان بۆ ئەو پەیامە ئەگەنە چ ئاستێک نمونەیەکی سادەت بۆ ئێهێنمەوە طبعا لە هاتنی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە ئیزنی پێ ئەدرێ و ئەمری پێ ئەکرێ کە ئەتەبێ کۆچکە ئەبوو بەکری سیدیق ئەفەرمێ هات بۆ ماڵمان على غير عادته على عادة النبي صلى الله عليه وسلم يا بيانيان بويا ايواران على غير عادته دواني وروهات وك اما ايش كل اتكيتي سردان بيغمري خاصه حزي لنا بو بيني نيورو عسل جوله خلقيتي اكبر اما يا كم جارتي ابو بكر الصديق فرمي كم جاري بو شباب كزانيم اما زنجيري دبا بيتي وزنا في خو على غير عادته بس يوناكم كأبو بكر الصديق قريا وتجاويك وأمانة هم تان بيستودانا بالله من أماشة بيكتي كرتين بنديك أبو رشبيست هيكلي زور قوس بالا برس إيماني هنا أبو بلام قريش زور عزيت يعني أبو بكر الصديق كريو آزادي كري 8 سنة 36 سال ناوي شي عاملي كري فهري تميمي أم بنديا أبو بكر الصديق كآزادي كومل مرومالاتي خوي آيات الله توشوان بدي يا مرومالات لم كوتشيا أم عامي كري فهيريا أم أنا إخلاص الصوزي تيايا يدو إيش زوجرينجا كات بم دو إيشي كإخلاصي تيايا يا كم كاتك عبد الله كري أبو بكر الصديق كأرواء إيواران دمو مغرب خبر كان بريتو بو أشكوت كي ثور طبعا أستاذ أو أشكوت وانتان كعمرتان كردو وانتان ك بوي شاد بون برزيكي وكا حوصو بنجاي متر 3000 بليكانية 3000 بليكانية روشتن
بإسراحات بۆ گەنجێکی تەمەن 30 ساڵ 2 سەعات و نیوە ئەم کۆچەکەیە کە مامۆستا فەرمووی پێ ئەنێتە ساڵی 14 کۆچی باشە یعنی پێغەمبەری خوا ساسم تەمەنی 50 پێ ئەنێتە 54 ساڵ من تەمەنم ئێستا 43 پێرار چوون پڕووکامتانیوە ڕۆشتم پێغەمبەری خوا ساسم 54 ساڵ بووە یعنی ئەو گەنجە نەبووە کە ئین بێت و دوای ئەوە پێغەمبەری خوا ساسەلەم لە ئیسراحەتەوە نەچووە دوای مەرحەلەیەک لە هیلاکی کە ماوەیەک لەوە پێش هێشتا تعزەی خێزانی تەواو نەبووە یعنی برینی خێزانی بەسەر شانەوەیەتی ڕەوەیەک مناڵی بەسەرا بەجێ هێشتووە لەو پەڕی معاناتایە و سەحابیەکانە بینی لەو پەڕی مەینەتیان ئێنجا ئەمە ئەگرێتە بەر ئەو کێوە و ڕۆشنەکەشیان بەشەوایە ئوستازیان ێتکراوە پلیکانە لایتی پێنەبێ بەشەوە ناڕەحەتە کە ڕێگەکەش کراوەتەوە ئەوان بەشەو ڕۆشتن بەو شەوە ئەو کێوە بەرزە ببڕی ئەمە هەر بە بێنەرە پێش چاوی خۆ دەبێ قاچیان بەچەند بەرداڵکەوت بێت چەند خوێنات بێ لە قاچیان دوجار ئەو بکری سدیق خۆی پێشەوە ئەچێتە شکەوتەکەەوە بە تاریکی بە ڕۆژات و ئەچینەوەعاکە بە ڕۆژ بە شەوا بچی بە جلەکانی بدڕێنی کامکونەی هەیە بیگری بە پەنجەی قاچی دەست کونەکان بگری ئاخر ئەمانە ئوستازیان بێنەرە پێش چاوی خۆت دوور نەکۆمەوەڵەواقعەکە کاتیان ناکوژم بەڵام ڕێپەوەن کە قسەی دڵی خۆم عامیر کوڕی فەهیرە ئوستازیان چونکە ئەمە لە ئیشەکەیە ئیخلاصە بوو کەسیشی نەبوو ئوستاز عەبدێک بوو تەنانەت لە مەدینەشا کەسی نەبوو هەر ئەو بەکری سدیق بوو ئیشەکەی ئەوە بوو شوێن پێکانی ئەوی ئەشاردەوە و جارجار باڕووماڵاتەکەی ئەدۆشی شیرەکەی بۆ بردن و حیوانیشی ئەسەر ببڕیا گۆشتەکەی بۆ بردن چونکە پێغەمبەری خواستم لە ماوەی 3 شەو لەوێ نەهاتە خوارەوە ئەم عامیر کوڕی فەهیرەیە بە ئیخلاص و دڵسۆزی ئەگاتە ئاستێک ئەزانی ببەکێ ئەزانی عامیر کوڕی فەهیرە کێرە و عەبدە ئەو عامیر کوڕی فەهیرە ئەوەیە کە لە تەمەنی 40 ساڵیە لە ساڵی 4 کۆچیە یەکێکە لەو 7 سەحابەی کە زۆربەی کار لە مزگەوتا بوون حافظ القورآن بوون پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەیان نێرێ بە وەفدێک بۆی قورآن فێری شوێنەکەن داوایان لێ کردوون لە ڕێگا خیانەتێکی عوزمای گەورەیان لێکەن خیانەتێک تا سەرسقان 7 سەحابی چەکیان پێ نییە پۆلێک لە کافرانی سەرانی ئەو دۆلی خلیج ئەو منطقەی ئەو سەردەما چواردەوریانەگرن هەر هەمویان شەهیدەکەن یەکێک لەوانەی کە ئەم عامرە شەهیدەکە ئەجام ئەمە بەیت القەسیدەکە ئەمەیە ڕمێکی گەورەی پێ بێ ئوستاد ڕم ئەمە دەقای کە ئەیکا بە پشتیا لێرەوە گۆشتەکەیەتە دەرەوە جەبار ئەو جەبار دوای مسلمان بووە جەبارەوەی کە ڕمەکە یاوە لەم سەحابیە ئەڵێ کە ڕمەکەم کرد بە پشتیا لە سنگیەوە هاتە دەرەوە لایەکی کردەوە زەردەخەنەیەکی کرد فەرمووی فوست و ڕەب الکەعبە سوێن بەخوا بردمەوە جەبار ئەڵێ پێ خاتری خوا تۆ ئەمرێت یانی چی فوست و ڕەب الکەعبەتی ئەڵێ واللهی لە هەندێک ڕیوایەتە هاتووە کە لا بەئسە بها ئەڵێ واللهی جەستەکەیم بینی بەرز بوویەوە دوایی پرسیارێکە چکە لەو 7 سەحابیە یەکێکیان دەرچوو یەکێکی تریشان دوایی دەرچوو برینەکەی سەخت بوو نەمرد خۆی ئەیجێڕێتەوە جەستەی بەرز بوویەوە بە ئاسمان و دوایش گەڕان لەناو جەستەکانە جەستەی ویتیانە بوو مەلایەکە کەفن و دەفنیان گۆشتیانە کە ئەمە لە ڕیوایەتە هاتوو مەبەستمەوەیە عەبدێک کەس نایناسێ گەنجێکی 36 ساڵ بە ئیخلاصی ئەگاتە ئاستێک کە ئیتر ئەبێ مەلایکە تەدەخولکە لە مەرگیا ئەبێ بەوەی کە ڕم ئەچێ بە سنگیا پشتیا لە سنگایەتە دەرەوە ئاشکرا عالم عاد بە فەوزی بدات ئەمە چه عشقێک بوو چه ئیخلاسێک بوو ئەمانەی وا لێ کرد بگەنە ئاستێک کە کابرای قاتل بەس بە کوشتنی بەس ڕەمەکە دەرچوو یەکسەر هەڵبەستی گۆڕا دوای چوو مسلمان ئەمە بەڕاستی ئەوە نییە بەڕاستی دراسە بکرێت ئەوە نییە بەڕاستی لە معادلە ئێمە لێکوێین ئێمە کوشتەی بەڕاستی ئەوەین کە پێویستمان بە دروستکردنی ئیخلاسێکە لە دراسی سیرەیە کە ئیتر بە خۆمان نابچینەوە تەکنۆلۆژیا بەڕاستی حەجبی کردوین لە بینینی نورەکان هەندێک داستان لە گێرمۆ لەوانەیە خەڵکی بڵێن بە خاتری خوا یعنی چی مەلایکە ئیشوات و کەفن و تفنیەکە ناکاکەوە پەردەی چاوی دڵی ئێمە نابینێ شتەکان ئینسانەکان بەرەو خوار سیرەکەن بۆیە خاکیانەیە ئەگینە ئاسمانی بیر کە ئاسمان تەدەخولەکە لە مەرگ ڕاستە لەوە شەکە لە سیوە بۆ مەرگی سەحابەیە ئەوەیە کە سەید قوتبە فەرمێ هاوڵانی پێغەمبەر صلی الله علیه و سلم زیاتر لە خەیاڵ و ئەفسانەوە نزیکترن ئەوە ئیخلاسیانە بۆ تا لە واقعەوە زۆر سپاس بۆ پەیوە جوانان دکتۆریان مامۆستا سەرنگ بۆ نمونە خاتو عایشە کە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ باپیری دێ دەڵێ باوتان چی بۆ بەجێهێشتون ئەویش هەندێک وردە چەوی بۆ کاتە نێو دەفرێکەوە بۆی بڵێ لیرە و درهەممان هەیە خاتو ئەسماش بۆ نمونە بەڵێ ڕەزا و ڕەحمەتی خوایان لێبێ
ئەویش بۆ نمونەوەی کە پێی دەگوتێ خاوەنی دوو پشتوێنەکە بەردەوام خۆراک دەبات و یعنی هەموو مەبەستمێ مامۆستا دکتۆر عەدنان ئەمەشە بۆ کە شوانێک دوایی کابرایەکی کافر بە ناوی عەبدوڵای کوڕی ئورەیقد ینی بۆ من لە هیجرەتە تەواوی چین و توێژەکان ئامادەی وجودیان هەیە ئەمە تا ڕادەیەک ئەتوانین بڵێن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆ بنیادنانی کۆمەڵگەکەی پێویستی بە هەموو جۆرێک بووە و هیچ کەسیشی لێ زیاد و کەم نەبووە. من پێم خۆشە لەم ڕوانگەیەوە جەنابتان سەرنجی جەنابەت بزانم. بێگومان بە دڵنیایی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەموو کارەکانی بە ئامادەکردن بووە و بە تەخطیط بووە بۆ پلاندانان بووە. هیچ کارێکی نەکرد بە تایبەتی ئەم پرۆسەی هیجرەت و کۆچکردنە پلانێکی زۆر جوان و ورد بۆ داڕێژراو بووە. هەروە ئەوە نەبووە وەکو بڵێ ملبنێن و هاکەزای. لە پێشەوە لە سەرەتاوە تا ئەمری خوای گەورە پەروەردگاری لەسەر نەبووە کارەکان بۆ نەکراوەیان. لە دوای ئەوەی کە خوای گەورە پەروەردگار ویستی لەسەر بوو ئەمری لەسەر بوو حتا پێشەوە یعنی مەسەی ئامادەکاریەکە هەم ئامادەیی دەرونی مهاجر هاوڵانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەم ئەوی ئەو شوێنەی کەوا هجرەتی بۆ کە نەبێ کوێ بێ ئەم دوو شوێنە ئایا ئیسە تۆ هەڕەمەکی شوێن کە ئەو شوێنەکە دادڵ نەیە عین لەم سەردەمانە چەندەها سیاسی چون پەنایان بردە بۆ دەوڵەتانی تر لەوێ تەسلیم کراوە لە جیاتی پەنای بەرێ مەسەلەن هەر لە خەزی کوردی خۆمانە وازح بەڵێ بێگومان. جا بەڕاستی ئەم مەقاماتانەی حەزەکەم وەکو تیشێ بۆی جەنابی دکتۆر عەدنان هەر مەقامێک لە هەر ئاستێکە بۆ هەر مناسبەیەک بێ ئینسان نێگاتەوە مەقامە هەر وەکو خەیاڵ وایە حسن مەسەن زۆر جار مەسەرەی دەروێژەها جەزبەیەگرێ زۆر کەس شتێکی گاڵتە لێیە بەڵام ئەو مەقامێکە بەڕاستی ڕۆحێکی بەرزە ئیتر ئەو ڕۆحی ڕاهێناوە کە ناوی خوایە پێغەمبەر ئەو ئەبرێ لە پاریا صلی الله علیه وسلم جەزبەیەگرێ بەخوا عالمی خۆمان هەم ڕەحمەتی خوای لێبێ لە حل ناو نوێژە لە تەحیاتە کە وتوێتی ئەشهد ئەنە محەممەد ڕەسوڵ الله جەزبە گرتوێت یعنی مەقامێکە ئیتر ئەگەر ئینسان گەشتەوە مەقامە بۆی هەزم ئەکرێ ئەگەر نەگەیشت ئەڵێن خەیاڵە ئەڵێن شتێکی عەجایبە سەرسوڕهێنەرە ئەم مەقاماتانەیش ئەم بەسەرهاتانەیش ئەم ڕووداوانەیش کە لە هیجرەت و لە بەسەرهاتی کۆچی پێغەمبەر و هاوڵانە صلی الله علیه وسلم و رضوان الله تعالی علی الأصحاب جميعا بەڕاستی لێکی ئەدەینەوە هەر لە سەرەتاوە تا کۆتایی لە مؤاخاتی مەدینە لەو حاڵەتانەی کە جەنابی دکتۆر ئیشارەتی پێدا چەندین حاڵەتانی تر مجەڵەداتی کتێبی لەسەر نووسراوە و جەنابی مامۆستا سەربەز ئیشارەتی پێدا لە سەرەتاوە حەجیەک باسکەین ئیلا لە سیرەت و لە ئیسلامەتیمانە لە هیجرەتە ڕێ بێتەوە ئەمانە هەمووی مقاماتێکن ئەبێ بۆ ئێمە موسڵمانیش بەرجەستەیەکەین بەڕاستی لە ژیانی خۆمانە ئەگەر لە گوندێکەوە بۆ گوندێک بوو بێ یعنی ئەبینی مامۆسای دینی جاران مەسەلەن چەند شوێنێک گەڕاوە ئەمانە ئینشاءالله هەر بچێتە قاڵبی ئەو هیجرەتە لەکوێ توانی بێتی زیاتر خزمەتێ بکا بۆی ڕۆشتووە لە شوێنێک ئەندازێک مەسەلەن زانیوێتی منفعەتێکی گەیاندووە ئیکتیفایە بۆ ئەوان هەوڵی داوە بچێت بۆ شوێنێکی تر وەکو ئێستا ئەمە نەبووە ئەم مەسەلەی ئیعلام و ڕاگەیاندن و ئەنتەرنێت و شتانە کە بچێتە هەموو کونج و کەلەبەرێکی دنیا بەنسبەت ئامادەباشی ئەو سەردەمە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وەکو پلان و تەخطیط دای ڕێژاوە لە هەموو بوارەکانە بێگومان وەکو عەرزم کردن لە ڕووی دەرونی هاوڵەکانەوە کە بەڕاستی لە هەموو وارەکانی ژیان کە ئینسان کۆچەکە دا ئەبڕێ هەم مەسەلەی لاکەمەکەی کەسابەتەکە کە سەرچاوەی مەعیشەتی ژیان تۆ لەو شوێنە کەسابەتێک کردێ کۆچ و هیجرەتەکەیکی بۆ شوێنە لەوێ هیچ کەسابەتێکرد نییە هیچ نینەکرد نیە عنی لە سفرەوە دەست پێکەیت وەکو جاری مامۆستا سەربەز ئیشارەتی پێدا یعنی ئەمە سەفرێکی خۆشی و ڕۆحێتێک نییە بۆ نەفس یعنی لەزەتێک بەری لەو هیجرەتەیە بەڵکو ئەو هیجرەتەی زەمانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بڕینی چەندان کیلۆمەتر وەکو لە دوایی لە بەشی دووەمی ئامادەکاریەکانە کە ئەهلی مەدینە ناو ئەبرێن بە ئەنسار ئیماندارانی یەثریب کە لە پەیمانی عەقبەی دووەمە ئەوانەیان حرص کرد لە خزمەت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تاوەکو کۆچکۆن بۆوێ پێغەمبەری خوای هێشتا ئەمری بۆ نەهاتبوو ئەو پەڕی سیقە و متمانەی خۆیان دایە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم یعنی تا پێغەمبەری خوا تا ئەو سیقە و متمانەی تەواو لای ئیطمینان نەبوو دڵی بەرای نەدا بۆ هیجرەت حتى وان وت يعني وت يعني يا رسول الله هل إذن ما بدي أشين أدين بس أهلي بنايا كزوري أوان أزيتي بيغمبري خوان أدا صلى الله عليه وسلم باعثي أزيتي أبو ما دويانا كردني إلا كتيانا
بۆیە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەشی هەسی بەو بەشەی تیش کرد کە ئیتمنانی هەیە لەوێ پێشوازی لێ ئەکرێ لەوێ گوڵباران ئەکرێ لەوێ داڵدە ئەدرێ لەوێ پشت و پەنا ئەگیرێ وەکو ئەسباب ئەخذ بالئەسباب ضرورە بۆ ئینسانی ئیماندار لە هەموو سەردەم و ظروف و زەمانێکە بەداخەوەی سەلم بە شیاوی ئەزارم کە جێ بکەمەوە مەسەلەی نەخۆشی وەبایە کە بڵاو بۆتەوە بە سەپەتای کۆرۆنایە وەکو بوون بە دوو قیسمەوە مثلا بڵێن غەرب ئەغڵەبیەتی ماوەسانی بەڕێز ینی لایەنی عەقیدەیان سفرە بەڵام لایەنی ئەخذ بە ئەسبابیان فولە لە سەدا سەد ئەبینین چۆن ئەسبابەکەن نەبەرو بۆ ئەوەی لەو نەخۆشی بەدوو خۆمان ئەهلی ئیمان و ئەهلی ئیسلام لە ئەخذ بە ئەسبابەکەیان زۆر خەلەلمانەیە بەڵام لە عەقیدەیە فولی بێ ژنی خوا هیچ نابێت تەوەکوڵمان بەخوایە بەس ئەمە وا ناکە ئیتر تۆ دەمامبرنەکەی مەسەلەن لەو شتە لە ڕێنمایە سەحیانە نەگەیتە بەر کە هەیە بۆیە لەم دروستی سیرەیە وەکو مامۆستا سەربەزی شایەتی بێدا خوا جەزای باتەوە هەموو ڕێنمایەکی تایە لەم دروستی سیرەیە لە هەموو ظروف و زەمان ڕاستە ینی ئالەوەیشەوە کە لەو ئەخذ بە ئەسباب وەرگرتنی سەبەب و هۆکار بۆ هیجرەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بۆ دەرەکەوێ و لێوەرە زۆر باش مامۆستا سەربەز زۆر جار شۆڕژگێڕەکان خۆیان لە ژیانێکی شاهانەوە دەژین تا کاتی پێگەشتنی شۆڕشەکان ئینجا دێنەوە بۆ وڵات بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چەند جارێ بۆ منە هاوڵەکانی ئەنێرێ بۆ حەبەشە خۆی هێشتا هەر لەژێر قین و فشار و زەخت و ئازاری قوڕیشیەکانایە تەنانەت ئەشیانێرێ بۆ مەدینە ئەوان دەگەێنێتە کەناری ئارامی و ئاسوودەوی ئیسراحەت بەڵام خۆی هێشتا هەر لە مەکە لە نێو ئەو هەموو ترس و بەڵێ تەنانەت بەڵام لەوەی تاعیفا چونکە بەردباران و عەزیەت و ئازارە بۆ ماوەی دەڕۆژ هەر خۆی و زەیدی کوڕی حارسە دەچن پێم خۆشە ئەوەی کە ئەم دڵسۆزی وەفاداری پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆ شوێن کەوتوانی بۆ ئەوانەی کە دوای کەوتون کە ئەیان نێرێ بۆ شاری مەدینە بەڵام هێشتا خۆی لەگەڵ ئیمامی ئەبوبەکر و ئیمامی عەلی چەند کەسێکی تر لە شاری مەکە مێنێتەوە کە ئەمە لووتکەی سەداقەت و دڵسۆزی و خۆنەویستی سەرکردەیەکە بۆ شوێن کەوتەکانی بە پێچوانەی هەموو سەرکردەکانی تری ئەمڕۆ ئەوە یەکێک لە سەڕی سەرکەوتنی پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وسەلام ئەوە بۆ لە کاتی ناڕەحەتیەکانە خزمەکانی خۆی لە پێشەوە خزمە نزیکەکە ڕاستە لە جەنگی بەدرا چێ دێ بۆ مبارەزە و سێ ئامۆزای خۆی مامی و ئامۆزای و دوو ئامۆزاکەی باشە و لە کۆچیش ها پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وسەلام هەموو ئەسحابی ناردووە ئەوەی ماوەتەوە دیار بێ ئەبوبەکر و ئەوە سەدیقە ئەوە لە خاڵێکی تایبەتا باسە کرێ مەسەلەی برادەرێتی و ڕەفیقایەتی هەندێجا لە برا و باوکو ئەوانە نزیکترە لەگەڵ عەلییا ڕزای خۆیانە بێ عەلی گەنجە عەلی گەنجێکە کە هێشتا زەواجی نەکردووە ئەوان زووش زەواجیان کردووە کاتێک وەکو ئێستا نەبوو ئیمامی عەلی ئەمێنێتەوە لەگەڵ پێغەمبەر عەلەیهی سەلام لەگەڵ ئەبوبەکر ئەو ئەبوبەکر لە خزمەتیایەتی تا کۆچەکە بەڵام چێ لە سەخەتترین شوێنی پێغەمبەر عەلەیهی سەلام وسەلام کە دەوری ماڵەکەی دراوە و گەمارۆ دراوە لەوەیە کە لە دەقە و سەعاتە ئەبی کوژن وانە بەڵام پێغەمبەری خوا عەلەیهی سەلام عەلی لێدا ئامۆزاکەی خۆی کە کەسی نزیک بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەلام لە ماڵی ئەبوو تاڵیبی شاگەورە بووە بەشێکی ژیانی وەکو براوە بوو بۆیە هەر سەرکردەیەک بیەوێ سەرکەوتوو بێ ئێمە بۆ هەمیشە جەخت لەسەر ئەم خاڵاکەینەوە شوێن کەوتنی ڕاستەقینەی پێغەمبەری خوا عەلەیهی سەلام ئەمە لە هەموو بوارێکە هەر سەرکردەیەک ئامادە نەبێ خۆی و ماڵ و مناڵ و کەسە نزیکەکانی تەسحیە بن لە پێناو بەرنامە و مەبدەئەکەی ئەو سەرکردەیە سەرکەوتوو نییە ڕاستە و پێغەمبەری خوا عەلەیهی سەلام دوای هەفتەیەک ئەمجار کچەکانی و خێزانەکەی کە سەودێ لەو کاتەیە خێزانی یەکەمی مردووە خێزانی دووەمی دوای هەفتەیەک ئەمجار خێزانی کۆچەکە خێزانەکەی دێن بۆ ئەوێ تەنها کچێکی مێنێتەوە ئیش مێردەکەی مشریک بۆ و دواتر ئەویش ڕێگە پێ ئەدرێت بۆیە ئەمە زۆر گرنگە لە ئەو کەسانیشی عەمەلی ئیسلامیەکەن زۆر گرنگە یەکەم قوربانی دەر خۆیان بن ئەمجار دەوروبەرەکەیان بەڵام ئەو سەرکردە فاشیلانەی دنیا کە ئەیان بینین بە پێچەوانەی ئەمەوان ڕێک جایسە خەریکە ئیسلامیەکانیش وای هەلێ هەندێجار سەرکردە فاشیلەکان خۆیان و ماڵ و مناڵیان هەرجاری وار کەس نایان بینی بۆیە هەر سەرکردەیەک بیەوێ سەرکەوتوو بێ باشترین شت بۆی ئەوەی لە ناو خەڵکا بێ ئەمجار ئەوەش بۆ خۆی لە پێناو بەرنامەکەی خۆیان قوربانی بە ئەو بەرنامە دەستکردانیش کە ئێستا هەن و دەورێکیان هەیە و پێگەیون و ئەوانیش هەر لە ڕێگەیەک لەو ڕێگانەی کە پێی سەرکەوتون ئەمە بووە یعنی ئامادە بوونە خۆیان و کەسی یەکەمی بنە ماڵەکەیان قوربانی بن ئینجا گەیشتونەتە ئەوەی کە پێی گەیشتون خۆی گەوت زاواتەوە دکتۆر لەوەچێ خەڵکیەکی نەیار زۆر جار دەڵێ هیجرەت ڕاکردن بووە لە واقع ئایا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆ نمونە لە ئێش و ئازار لە واقعیەت ڕای کردووە و بۆ خۆشگوزەرانی و ئاسوودەی ڕۆشتووە یان ڕۆشتووە
تا وەکو خۆرێکی درەوشاوی کە مەحوی دەڵێ ئەمڕۆ هیلالێک بوون سبەینە هەریەکەیان بۆتە بەدرێکی کامل دێتەوە و هەممە کەش ڕزگارەکە و هەموو نیوە دوورگە عەرەبی و تا ئێستاش بۆونە کە خۆی فەرمی هەر شوێنە ئەم خۆرەی لێ هەڵکەوێ ئەم تیشکی خۆرەی بەرکەوێ بێ پەیام و نووری منیشی بەرکەوێ. ئایا ئەم هیجرەتە ڕاکردن بۆ لە واقع؟ کاکە ڕیاز لە هەموو وڵاتێکە ئەگەر سەرنجێک بدەیت ڕۆژی نیشتیمانیە وڵاتە پێیا دەکرێتەوە زۆر جار ئەو ڕۆژانەیان داناوە کە نوسڕەتە ڕۆژی سەرکەوتنی وڵات بوو بۆ زۆرستانە ئەبێ لێ خۆمان بپرسین باشە بۆچی ساڵی کۆچی لە دایکبوونی پەیغەمبەری خوا سەڵ نەکرا سەری ساڵی هیجری ئیسرا و میعراج نەکران بەڵێ بۆ نەکرا بە سەری ساڵی بۆ شتێکی تر نەکرا بۆ فەتحی مەکە نەکرا بۆ ئەمە کرا ئەمە لێرە و ئەسمەی وەڵامی پرسیارەکەی جەناب ئوستاد لەو ئەشکەوتەی کە ناتوانێت ڕاکشێت لاونی و ڕاکشێت کە ئەشکەوت سەورە کە 3000 پلیکانە بەرز لەو فەتح و دەلاقەیەوە پێغەمبەری خوا سەڵ فەتحی مەکەی لێوە دەرکەوت کەواتە ڕاکردنی جارێک پێش ئەم شتە نوسڕەتە بە بەڵگەی ئەوەی کە ئەو ماوەی ئەو سێ ڕۆژەی پێغەمبەری خوا سەڵ زۆر گریاوە زۆر جار بێتاقەت بۆ فەرموویەتی ئەی مەکە والله ئەگەر دەریان نەکردمان نەرجە خۆش منویت مەکە بەڵام وەک زەردەوسنیەکم لە دەمچای پێغەمبەری خوا سەڵ لەم بینی دومەجە سورەتی قەسەسی بۆ هاتەخوا کە لە ئاخر و ئاخری ئاەتەکانە فەرمە ئین الذي فرض عليك القرآن لرادك إلى معاد إمام طبري نافرمي موتى لرادك إلى معاد يعني لرادك إلى مكة ببلغي أويك سراقة دوايانا كوي دوجار أسبكي الرؤى الله كاك أمان بري أي بأمري خاصة أمان بري كاك دواتان ناكم بس دبي الله بوم بنوسي الله بسر شاو تو بازنەکانی کیسراەکەی تەبدەست و بۆشی نووسی بەدەست و خەڵکی بۆی بنووسن پێغەمبەری خوا سەڵ لە کۆچایە سەر و ڕێشی تەبوو تۆزاویە لەو مەرحەلەیە کە عالەم بەدوایەتی ئەم پەیمانە بۆ سوراخە ئەنووسێ سوراخە لە فەتحی عومەر لە سەردەمی عومەری کوڕ خەتابە بە پیری هێنن کە شتەکانی هێنێ دەستەکە بەگریان بۆیە لەم فەتحی دەلاقەی ئینەوە فەتحی مەکەی لێوە دیار پێغەمبەری خوا سەڵ کاک هەردووری بۆ نەڕێ إلا تنصروه أو آياتك أفرمي لا تحزن إن الله معنا فقد نصره الله نصر فعل ماضية أجر بابا إيه وجه المتينين هر لا أشكوتك وبيامي سركوتن دركوتو فقد نصره الله بويا أستاذ جان بويا أمكراوة بسري صال هجرة ما داناوة نصرة مهمة الثبات مهمة لم كوتشيها الثبات وجيجري في أمريكا صلى الله عليه وسلم وأو توكل راسخي الله أو حق بكري بميشو ئەگینا نوسڕەت زۆر جاری وایە خۆی گەورە ئێنێرە خەڵکەکانیش ئەهل نین بەڵام ئەمە شایانیەوەی بکرێت بەسەری ساڵ ئەوەیە یادی بکرێت لەبەرەوەی کە بەڕاستی لەگەڵ گرتنەبەری هەموو ڕێشوێنەکان کە بۆ مرۆڤایەتی پێویستە سەرباری وەش پێغەمبەری خوا ئەو پەڕی یەقینی بە خالقەیە چونکە ها بیرمان نەچێ پێشەوە لە شەوڕەوی پێکراوە زەوالی الأرض تا ڕۆژی قیامەت سەردەوی پیشاندراوە پێغەمبەری خوا مەبەست ئەوەی پێغەمبەری خوا لە ئاستێکی پەروەردەی کامڵی ئاوایە ئەبوو بەکرکی سدیقی لەو ئاستەیەتیایە کە بە کۆچێک دەستگا بگریان لە خۆشیە ئەبوو بەکرێکی سدیق ماڵ و مناڵ بەجێ بێڵێ باوکێکی نابینا هیچ بەجێ نایەڵەکە ئەسما فێڵەکە لە باپیری نابینای بانگێکە ئەڵێ ڕۆڵە بەروەرە ئەبوو بەکر من بناسم زۆر عاشقە بۆ ئەم پێغەمبەرە ئەرە هیچی بۆ ئێوە بەجێ هێشتووە ئەڵێ باوکیان بڵێ ئەوە تاتورەکەیەنێ چەوی تێکردوە چەو چکە بۆی دەست بابەکیان بابە گەورە ئەبوو قەحافە نابینە دەسەرە سەری دانە چۆن ئەدەسی خاتە سەر هەڵساوە لێرە خوا بەزیابێت لەمە سەر مفتاحبوو بەڵێ ئوستادیان مەبەستمەوەیە لە ماڵێکە ئافرەتێک لە تەمەنی 14 ئەم پەروەردەیەی هەیە بابە وەڵڵا مهم نییە نەگەنە کەشکەشانی فەلەک والله لو أقسم على الله هەمویان لەو ئاستەیە بوون لەو ئەقسەم على ئازانی چیە بێ لە ئاستەکە بێ عیبە دوعاکەی نابێ پارێتەوە لەخوا ئەبێ نازی بەسەراکەی ئەمانە لەم ئاستەیە ئێمە کوا لەو ئاستەیە زۆر جار لە ڕوو نایە بڵێ یا مەبەستمەوەیە بەڕاستی مەتویستان بەوە هەیە ئوستاز جان بگەینێ ئەو ئاستە یەک نمونەی سادە لەگەڕم پێ بدەن فەرموو دکتۆر گیان ئوستازیان من هەفتەیە لەوە پێشی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئومو سەلەمە کۆچەکان طبعا ئومو سەلەمە خزمی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە عائلەیەکی عێراقی لە عائلەکەیان زۆر قەرەباڵغ نین بەڵام ئەبوو سەلەمە لەگەڵ مناڵێکی دەستاڵی کچی جوانکی لایەنە ئەبوو سەلەمە ئومو سەلەمە کۆچەکان لەرەگاکە ئەگەنە کۆتایی مەکە
خزم و کەس و کارەکانیان وەرە بۆ کوێچن وەڵا کۆچەکەین ئەوە تۆ هیچ تێکچووی ئەبێ خێزانەکەمان بیتەوە ژنەکەی لێ ئەستەنەوە بۆ مستەلەمە خۆی هێرێتەوە ژنەکەی لێ ئەستەنەوە وەڵڵاهی ژنێکیش کە ئاوا تێکچوو بێ بە کەڵکیەوە نایە مناڵی لەلا بێ مناڵەکەش بین بۆ خۆمان ماڵە خەزوران ینی ماڵە باوانی ئەو مستەلەمە مناڵە ڕاکێشن ماڵی باوکیشی ماڵە خەزورانی مناڵە ڕاکێشن کچێکی جوانکیلەی 10 ساڵ هەردوو دەفیشانی دەرەچێ قەتی دەبێت لە خوێن ئافرەتێک مناڵەکە و هەردوو دەستی شکا ڕایان کێشە مێردەکەش بەجێڵە بێ بڕوا تۆ ژیتەوە یعنی شیرازی خێزانێک هەڵوەشێنرا ئافرەتێک لەو ئاستایە ئەوەنە سەبری هەیە ڕێ بە مێردەکەی ئاڵە تۆ بڕۆقەینە ئەیهێننەوە مەکە بۆ ماوەی 1 ساڵ نایڵن ئەو مناڵە ببینێ هەموو ڕۆژێک بەپێ یەتەوە شوێنەی کۆچی تیا کردووە تێر و پڕ ئەگری بۆ مەشەدەی کە مێردەکەی تا بەجێهێشتۆ و ناڵەکەی و دەفێشانی شکاوە تا دوای ساڵێک یەکێک لە خزمەکانی ئەو پیاون ئەرە عیب ناکەن ئەو مناڵی بۆ ناگەڕنەوە ئەجا لێرە ئەمە یەک قەوسێکم بەنێ ئاماژە بە یەکشت کەم ئەم جاهیلیەتی ئەمڕۆ بە موسڵمانانیشتەوە کە تێی کەوتوین شتێک بەلامانەوە زۆر سادەیە عەرەبی کافری مشریکی جاهیلی قوڕەیش ئەمەیانتیان نەبووە مەوضوعی خیانەت و شەرەف ئوستاز جان دوای ساڵێک ئومو سەلەمە کە مناڵەکەی ئێنەوە بڕیارە یا کۆچکا بۆ مەدینە بچێ بۆ لای مێردەکەی خۆی تەنیا خۆی و مناڵەکەی ئەچن بۆ کوێ بۆ مەدینە چەندێک دوورە 12 ڕۆژ و نیوە بەپێ 12 ڕۆژ و نیوە بە سەیارە 6 سەعاتە بە سەیارەی فول تەبریز 6 سەعاتە 12 ڕۆژ و نیو بە سەحرایە لەو لاوە یەکێک لە کافرە مشریکەکانیە کە دوای بێتە سەحابەیەک عوسمانی کوڕی تەڵحەیە ئەڵێ بۆ کوێچی ئەڵێ وەڵا چم بۆ لای مێردەکەم بۆ لای پێغەمبەری خوا سڵ سەلەم قبوڵی ناکەم ئافرەتێکی وەکو تۆی گەنج مناڵێکی بچکۆلەو هەیە بچی بۆ مەدینە وەڵڵاهی لەگەڵ تایم 12 ڕۆژ بەپێ ئەم کافرە مشریکە کە بە حاڵ خزمایەتی هەیە خوا ناناسێ باوەڕی بە پێغەمبەری خوا سڵ سەلەم نییە ئەو سەلەمە خۆی ئیجێڕێتەوە ئەڵێ وەڵڵاهی لە ماوەی ئەم 12 ڕۆژەیە لای نەکردوێتەوە سەیری من کەم و ئەگەر کاتە ئەناخە ڕاحیلەتەهو کە حیوانەکەمان نخ پێ ئەیا بۆی دابەزم منی ئەخستە ئەو دیو حیوانەکە و خۆی ئەچوو لە دارێکی دوور لای دارێکەوە ئەوەستا تا من ئیسراحەت مەکرد کاتی هاتنەوە ڕۆشتنمان باتایە لە دوور و بردێکی هەڵەیە بۆی ئاگدارم کاتەوە کەتر کاتی ڕۆشتنە ئەڵێ وەڵڵاهی ئەم ماوەی 12 ڕۆژە منی گەیاند ئەوێ دەموچاوی منی نەبینی لای نەکردەوە بابە وەڵڵاهی باسی کۆنتان بۆ ناکەم لە سەردەمی باسا کابرا چوو بۆ عسکەری بە 6 مانگ ماڵ و مناڵی لای دراوسەکەی بەجێهێشت معقولە ئێستا مەوزوعی زینای مەحارم بۆ تە شتێکی سادە و ساکار ئەزانی شتێکی سادەیە داتای زۆر مەترسیدارمان لە مسلمانیا لە بابە فەرقی چییە جا فەرقی بێگانەیەک و خزمێک چییە هەر تێربوونی حەزی ئارەزووە مرۆڤایەتی گەشت پێ بەو ئاستە ئەوە کافرێکی قوڕیش ئەو هینەی هەیە جام بەسم لێرە ئەوەیە ئەم سەلەمەیەک ئەم تەحمل بکات دوایی کە ئەگا بە مێردەکەی کە ئەگات بە مێردەکەی شاد دەبنەوە ئەبوو سەلەمە یەکێکە لەو سەحابیانی کە لە زۆربەی غەزاکان لەگەڵ پێغەمبەری خوا بە سڵ سەلەم و یەکێک بووە لە فیداییەکانی پێغەمبەری خوا سڵ سەلەم تەسەورەکەی کاتێک کە شەهید دەکرێ هێشتا گیانی دەرنەچووە لە سەرمەرگەکەی ئاڵێ خوا ئەی گیان فرێم خێزانەی من کەوی بۆی تەبدیلکەی بە مێردێکی باشتر خێزانی بەگریان ئەڵێ بۆ مەگەر جگەتەوە باشتر هەیە کاتێکە وەفاتەکە ئەو بەکری سیدیق بۆ داوای پاش ماوەیەک یعنی کەسی نییە لە مەککەیە پیریش بۆ چۆتە تەمەنەوە کەسی نییە لە مەدینەیە عەفوەن حەزەکەن بۆی بێناز نەبێ ئەو بەکری سیدیق بۆ داوای شووی پێ ناکە عومەری کوڕی خەتابی بۆ داوای شووی پێ ناکە دوای پێغەمبەری خوا سڵ سەلەم بۆ داوای بۆی بێناز نەبێ ئەفەرمێ پێغەمبەری خوا من لە ئاستی تۆیانی تەبیعەتی من تۆزە تونگە تەبیعەتم و مناڵەکانیشم وردن بۆ چوومەتە تەمەنیشەوە پێغەمبەری خوا سڵ پێ فەرمێ تونگە تەبیعەتیەکە و دوعاو بۆ ئەکەم مناڵەکانیش مناڵی منن ئەگەر بە من ڕازیت ئەنجاو دەقەیە بۆی دەرەکەوێ ئەبدەلەهو الله زەوجەن لە دایکی سەلەمەوە بوو بە دایکی ئیماندارە وایە وانە دەی ئوستازیان ئەمان بەڕاستی لێکۆڵینەوە لە هیجرەت ئەبێ خاڵێکی وەسەخان بمان کا بە بەشەر بە زمانی گوڵبەتانەڵێن یعنی ئەم مرۆڤایەتی بوو ئەوای لێ هاتووە ئەرە بە تاکەی یێنەوە هۆش خۆمان ئەم خەوی غەفڵەتە چییە چاومان هیچ نابینە ئوستازیان ڕاستە یعنی هەڵگری زۆشت ئەم سیرەیە ئەم هەر کۆچ بۆ خۆی
قوتابخانەیەکە کە ڕێقیتێک کە کافری و مشریکە باشە بە مەبلەغێکی کەم قاچاق چییە ڕێبەری ئامادەنیە خیانەت پەیمانی داوە چۆن پەیمانە ناشکین بەڵام سەرۆکمانەیە لە وڵاتی خۆمانە لە شەو ڕۆژێکە لە 150 ئەم وڵاتە ئەفرۆشێ بۆ هەر تەنها لەوەچە دەستێکیش بە پشتیان ئەڕوانی بۆ کۆچ کە من حەزمە کرد ئەمە هەفتەی بەڕابگەێنی نەک بەرنامەیەک حەقی خۆیەتی بەڕاستی کۆمەڵێت دەستەواشی تایە کۆمەڵێت زەلا نەفەری تایە ناو ئەستێرن ئەمانە شایانیۆن ئەستێرن ڕاستە زۆر باشە دکتۆر زۆر سپاس بۆ پێیەکان ماوەستا سەرنگ خوای گەورە لە قورآنە بۆونە فەرمانەکە کە هەمیشە ئەمانەت بۆ خاوەنەکانیان بگێڕدرێتەوە خاتو عایشەش لە وەسفی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم دەفەرمێ قورآنێکی زیندوو بوو ینی ئەخلاقی پێغەمبەر ئەخلاقێکی قورآنیانە بووە صلی الله علیه وسلم یەکێ لەو وێزگە زۆر گرنگانە ئێستا ئەگەر سەرۆکێک لێرە لی بقەومێ هەرچی پارەی کاش و دۆلار و ینی ئەگە پێشی بکرێ بیرەنەوتەکانە با بۆ ئەوروپا و لەوێ هینیانەکە بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەگەڵەوەشا کە ئەم هەموو دوژمنەی هەیە بەڵام بە صادق الئەمینیش بەناوبانگ بۆ خەڵک ڕاستپاردەی لاداناوە بەڵام ئەو ڕۆژەش هەموو ئەمانەتەکان لە ڕێی ئیمامی عەلیەوە ئەگەڕێتەوە بۆ خاوەنەکانی پێم خۆشە باس لەم وێزگە گەشە جوانەی هیجرەت و پێغەمبەری خوامان بۆ بکەیت صلی الله علیه وسلم دەستخۆشی لە مامۆستای بەڕێزەکەم پاداشیان باتەوە ئەو پێخۆشە یعنی هەر خاڵێکی خۆش باس دەکەی هەر مێژوویەک نەبێ بە حتیبتەوە دەکتەبی بەسینەوە بە دەرسەکانی لێوەرگرین لەگەڵ ئەمڕۆیە یەکی بچوێنین پند و درستەکان ڕۆشنکەینەوە بەڕاستی ئەوە زۆر زەرورەتێکە بۆ ئەمڕۆ لەمڕۆیە یعنی بێگومان ئەو ئیمانە و ئەو پەیامە کە ئەو ئینسانانەی وا لێ کرد وەکو وترایانی ئەو شتە بە پارە ناسەندرێ ئەو شتە بە پارە دروست نابێ بەڵام بە عەقیدەیەک هیممەتێکی وا ئەدا پەیمان شکێنی نەکرێ و هەروەها ئەو هاوڵانە چ بە مهاجرین خۆیان و بە ئەنسارەوە بەسەر و ماڵ و بە گیان لە پێناوی پاراستنی ئەو عەقیدە و دینیانە ڕێنمایەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم جێبەجێ بکەن بە جوانی و بە ڕێکوپێکی و ئەو هیجرەتە کە ئەیکەن هیچ مخالفەیەک و بێشەرعیەکی تیا نەبێ ئینسان کە هیجرەتەکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆ ئێمە فەرمایشتی کردووە کە ئێمە هیجرەتمان نییە المهاجر من هاجر ما نهى الله عنه مهاجر کەسێکە کە بەڕاستی چ بۆ سەردەمی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تا آخر زمان تا دنیا کۆتایی پێدێ بۆ ئەهلی ئیمان ئەوەیە کە مهاجر بە کەسێکە وترێ لەوەی کە خوای تەعالە نەهی لێ کردووە کۆچ بکە بۆ شتێک بۆ فەرمانبەرداری ئەمری خوا کە خوا لە ڕەزامەندی لەس جا لەو کاتەیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەبێت هیجرەتێ بکە قابلە بێ فەرمانی ئەمری خوای تیا بێ نەهی خوای تیا بێ چ خۆی بێ چ هاوڵانی بێ بۆیە لە ئەوەیەوە کە جەناب ئیشارەتی پێدا گەڕاندنەوەی ئەمانەتەکانە زوڵم نەکردن لە ئەمانەت زایەنەکردنی ئەمانەتە بەخشینەوە و پێدانەوەی ئەمانەتەکانە بۆ خاوەنەکانیان کە بەداخەوە یعنی ئەوەش دەرسێکی ترە یعنی کوفر دژمنانی دین وەستەیقنەتها ئەنفوسهم یعنی لە دڵەوە یەقینیان هەیە دینە ڕاستە بەڵام بەداخەوە دژمنایەتی ئەکەن ئینکاری ئەکەن لەبەر هەندێ مەرامی دنیایی خۆیان هەرێکێک لەوانە وای کرد کە والله ئەعلەم کە قابلی هیدایەت نەبێ مامی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەبوو طالب ئەو مەقامە دنیایە بوو یعنی لە کاتی سەرمەرگا پێغەمبەری خوا صلی الله دانیشتە بوو سەرانی قوڕەشیش هاتبوون و چاوێکی لەملا و چاوێکی لەولا ئیتر ئەوە زاڵ بوو بەسەریان لایەنە نەفسیەکەی کە لەناو قەبیلەکەیە سومعی نشکە و نەڵێن بشن برازا مناڵەکەی دوێنێ کەوتۆ مەسەلەن والله ئەعلەم يعني بويا بيغمري خوا صلى الله عليه وسلم كنا حرصي هبو كإيمان بيني سبحان الله دلك قابلي أو نبوك وهداية ورقل بويا أو بلو مقام دنيايانا كواءك مثلا أوان يقينيان بو أمانة كانشان لا بيغمري خوا صلى الله عليه وسلم داناوا يعني سيقان بيقبول الصداصد خيانة لأمانة ناكا أي باريزيش كشي لقالوا سبحان الله جاياتيان كدو رازي نبون كوا حكم رانيان كا رازي نبون كوا ژیانیان گوزەرانیان بۆ دینەی خوا بۆ بڕازێنێتەوە بۆیە قسەی کوردەواری خۆشمان هەیە نازانم چێڵە لە ئاوی لێڵا ڕاوەکە جا ئەهلی کوفر ئەهلی دژمنانی دین دائیمەن حەزەکەن دنیا لێڵ بێ
دنیا تەمومش بێ بۆ ئەوی خەریکی ڕاوی خۆیان بن بەڕاستی ئەگە دنیا ڕوون بوویەوە ئەمانەت جوان دیاری کرا ئەهلیەت درا بە کەسەکان وتایتر مەجای دزی نامێنێ مەجای ئەو مەرامە گڵاوە دنیا ئیسە مەسەلەی ئافرەت بە درۆوە هەموو بانگەشە ئەکرێ بۆ مافێدانی هیچی بانگەشە نییە بەس بۆ وەی لەو کەژاوە زیێڕینە پاک و بێگەردە بە هەیبەتە جوانەی ئیسلام دەری بێبرن بۆ بەرامە گڵاوە نەفسیە ئارەزووە ئاژەڵیەتەکان احترامە لە حوزورتانە بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەڵێ لە هەموو بوارێکەوە پێغەمبەری خوا هەموو فەرمانەکانی خوای گەورە پەروەردگاری بەجێهێنا و هیچ شتێک نەماوەتەوە کە لەوەی کە بڵێ خەلەلێک بێ نقصانیەک بێ لە ڕووی پەیامەکەیەوە لەسەری بکەوێ ئللا بینی خۆی خوا جێبەجێ کردووە لە ڕووی ئەمانەتانەوە هەمووی دەستی تەسلیمی خاوەنەکانیان کراوەتەوە و ئەوەش تێبوو وەکو ئیشارەت پێدا جەنابەت پێشەوە عەلی کوڕی ئەبوو تالب ڕەزا و ڕەحمەتی خوا لەسەر دەمێکی مێرد منداڵی گەنجێتیا بوو ئەو فیداکاریە یعنی ئیتر لە لەحەزاتا بوو یعنی ئەگەر ئەوان هەڵوێستیان نەکردای بۆی هەبوو هەموو شیرەکانیان تێبچەقێن و لەوێ گیانی فیدا بکە و شەهید پشوێکی کورد وەرەگرین و پاشتر کاژمێر سێ دەست پێکەینەوە بە مێزگرد و بەرنامەکەمان بەڵێ بینەرانیاز و خۆشەویست دوای ناوبڕێکی کورد پێتانەگەمەوە درێژە بە ڕەهەند و ئامادە سازیەکانی هیجرەت دەکەین لە شاری مەکەوە بۆ شاری مەدینەی پیرۆز. ناوی خوای بەخشندەی میهرەبان دووبارە سڵاوتان لێبێ خۆشەویستان بەردەوام بین لەسەر قسەکردن لەسەر ڕەهەند و ئامادەکاریەکانی هیجرەت لەلایەن پێغەمبەری پێشەوا صلی الله علیه وسلم ڕەنج و ماندووبوون و عەزیەت و ئازار و دڵسۆزی و پەروانەیی سەیدنا ئەبوبەکری سەدیقیش پێم خۆشە لەم دەواازەی بەشی دووەمدا لە شعرێکی بێخود کە دەفەرمێ خصوص خەلیفەی یەکەم ڕئیسی فیرقەی ئیهتیدا کە ئەو بوو کردی ڕۆحی خۆی لە ڕێی سەداقەتا فیدا کەسێک کە پای مبارەکی بخاتە ژاری ئەژدەها لەبەر ڕەسوڵی محتەرەم نەوەک گەزەندەی پێبگا یەقین بزانە کە کاری وا لە کاری یاریغارەکە. دووبارە سڵاوتان لێبێ مامۆستایانی خۆشەویست هەوڵەدەین بەشی دووەمی بەرنامەکە تا ڕادێ شێوەی گفتوگۆ و حیوارێک بەخۆیەوە وەربگرێ وە کۆڵێ ڕاو سەرنجی ئێوە گفتوگویەک بەخۆیەوە ببینێ و ڕاو سەرنجی خۆتان ئاڵوگۆڕ کە نەمجار مامۆستا بەس لە تۆ دەست پێکەمەوە جەنابەت چیت هەیەوە بۆی دکتۆر عەدنانوانیش مامۆستا سەرەنگیش ئەگونجە سەرنج و قسەی خۆیان تێکە بە قسەکانی جەنابەت بکەن. زۆر سپاس. گرنگە ئێمە لە هیجرەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کۆمەڵێک خەسڵەت و ڕەوشتی بەرزی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کە کاڵ بۆتەوە لە ناومانە هەوڵ دەین لە خۆمانە تۆخیکەینەوە کە ئەوە سەڕی سەرکەوتنە لەو خاڵی پێشووتر کە پێش ناوبڕەکە قسەمان لێکرد مەسەلەی گەڕانەوەی ئەمانەتەکانی کافرەکان کە لە لای پێغەمبەر بوو عەلەیهی سەڵات وسەلام داونێتەوە. ئەمە دەرسێکی گەورەی تایە ئێمە زۆر جارجارە هیچ دەسەڵاتمان نییە خەڵکی مسڵمانانەی گەر من دەستم بڕا خۆ مەزانم چیەکەم و چینە ئەمە زۆر هەڵەیە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام مامەڵەی بە ڕوحی تۆڵەسەندنەوە نەکردووە لەگەڵ نەیانەکانی بەڵام ئێمە هەستەکەم ئەمە بیدعەیەکە لە ژیانی ئێمە جاری وا هیچ دەسەڵاتێکمان نییە ئەڵێ ئەو کەسە کافرە خۆ مەزانم ئەگەر دەستم بڕوا چی لێکم وان نییە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام وای نەکرد وان نییە نەخێر لە فەتحی مەکەشا بە عەمەلی سەلمانی لە فەتحی مەکەیشا کە لە لوتکەی دەسەڵاتە بوو لێرەیشە ئەمانەتەکان لای ئەو بوو بۆی ئەم خاڵە زۆر گرنگە ئەڵێن پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەمانەتەکانی گێڕاوەتەوە. شتێکی تر ئێمە جاری وا هەیە لە ناو یەکترا کە خەڵکی ئەهلی قیبلە و موسڵمانین ئەوە نەمتمانەمان بە یەک نی ئەمانەتەکە بەرین لە لای داینین. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەمینایەتیەکەی پاچێتیەکەی گەیشتووەتە ئاستێک نەیارەکانی کە ئەیکوژن ئەمانەتەکە لە لای ئەوە ئەبێ خەڵکی مسڵمانیش وابێ. ئێمە جاری وایە دراوسەکەمان سقەی پێمان نییە خەڵکی مسڵمان وانە ئەو بڕ ئەو بازاڕی کە خەڵکی مسڵمان ئەهلی جومعە و جەماعەت و حەج و عومرە کابراڵی سەخەم نییە لە کابرای ئیسلامی و حاجی ئەوانە شت کڕن ئەمە ئەبێ لە کۆچام و ڕاجعەیەکی خۆی بکە. یعنی چی خەڵکێکە حەج و عومراکە و ڕەنگ بێ ڕدێنی بەردابێتەوە ڕیشی بەردابێتەوە و خەڵک سقەی پێ نەبێ ئەی بۆ پێغەمبەر صلی الله علیه و سلم نەیارەکانی متمانەکەیان وا بۆ هەرچی ئەمانەتی گرانبەهایە لە لای ئەو بووە باشە دوایش ئەویش بە دڵسۆزانە بۆی گێڕاونێت. بۆیە لەو خاڵەیە پێم خۆش بوو
ئەوە یعنی ئەگەر واین با ئەو بیدعەیە لە خۆمانە چارەسەرکەین بۆ ئێمە بیر لەوە بکەینەوە دەستمان بڕوا فڵانە نەیارمە کوژم دەستمان بڕوا فڵانە شوێن کاولەکەم پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام ئاوا بیری نەکردوەوە ئەگەر وابێ ئێمە دەستمان ناڕوا مان شەرعانەیە بۆ خۆمان مام تامان زوڵممان لێکەن دەرمانەکەن بامشتانش بەرین بۆ خۆمانە مسلمانەیە واکات ماڵوشتیان بان داگیرەکەن مەسەر خۆ فعلەنی ماڵوشتی هەموو داگیر کرا وێرانیان کرد بە پاساوی ئەوەی خەڵکێک زوڵم لە تۆ ئەکایان نەیارتەیە کافرتە نابێ ماڵەکەی بخۆی بەڵێ ئەوە قسەیەکە ڕاست ماڵسە سەربەزەر دکتۆر عەدنان باسی ڕەوشتێکی جوان تەمان جاهیلیەت حتا سید قوتب بەڕەحمەت لە مەشخەڵی ڕێیا فەرمێت جاهیلیەتی زۆر بە ئەدەب بووە لە جاهیلیەتی بێگومان ینی باسی ئەوە کە 12 ڕۆژ کابرایەکی باوەڕ نەکردو بەخوا بە پێغەمبەر صلی الله علیه و سلم چاوی خیانەتی بۆ ئافرەتێکی مسلمان هەڵنەخستووە زانایان یا زۆر جار عاریفەکان دەڵێ هیجرەت بریتە لە هیجرەتکردن لە گوناهەوە بۆ چاکە لە بێ باوەڕیەوە بۆ دینداری پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە گەڕانەوەیە لە غەزایەکە دەفەرمێ ئێمە لە جیهادی بچووکەوە هاتوینەوە بۆ جیهادی گەورە کە بریتە لە محاسبەی نەفس و هەروەردەکردن و تەزکیەی نەفس تا چەند پێویستە هیجرەت ئەم جارە ئەمەمان بۆ باسکە ئەو دەرد و داخی کە دکتۆر عەدنان باسی کرد ینی بەڕاستی ڕاستکە لەم کۆمەلگای ئێستا لادانە خێزانیەکان لادانە کۆمەڵایەتەکان خەریکە بۆتە دیارە بەداخۆی ئینشاڵڵا واژ نابێ و کۆمەڵگەی کوردی بەخۆیان دێتەوە لەو خەڵکی غەفڵەتەی کە دکتۆر باسی کرد ئەمە وانەی عیفەت و پاچیزەییە کە لە کۆچە فێرە بین ئەوە ڕاستکردنەوەی شتێک کە زۆر جار بەداخەوە ئێمە وەکو تەعەسسوب و دەمارگیریەک خەڵکێک هەڵێ عەرەب هەرچی شتی خراپە هەیەیان بەخوانیە نا عەرەب بڕێ سیفەتی زۆر باشیان هەبووە یەک لەوانە مەسەلەی پیاوەتی و پاچیزەیی و ڕێز و حرمەت و ئەمجار ڕێزگرتن لە مەزلوم و ئەمانەیان هەبووە بۆیە خوای پەروەردگاریش لەو شوێنەیە پەیامی ناردووە ئەم عەرەبە کە عەرەبێکی موشریکە وەکو مامۆستا ئاماژەی پێکرد ئامادە نەبوو لە ماوەی ئەم 12 ڕۆژەیە سەیری ئەو ئافرەتە بکە بە چاوێک لە چاو کە هەردووشیان گەنج بوونە حتمەن هەردووشیان گەنج بوونەوە کەسیشیان لەگەڵا نەبووە یعنی ئەو پەڕی خەڵوەت بووە بۆیان کەەوە دیارە لە قۆناغێکی مێژوویە هەبوو زۆر گرنگە تۆخکردنەوەی ئەم چەمکانە لە لای خۆمان مناڵ و ئەوانەیان لەسەر پەروە دەکەین چکە ئێمە دەیان و هەزاران کەناڵ و دەرگا کراوەتەوە بۆی ئەم سیفەتە لە ناو مسلمانانە نەمێنێ مەسەلەی پاچیزەیی ئەوەی کە لە شەرع پێوتری عیفەت و عەفاف ئەم عیفەت و عەفافە ئەبێ جارێکی تر خۆمان لە ناو خێزانەکانە لە ناو دەوروبەرە زیاتر تۆخی کەینەوە لە خۆمانەوە زیاتر باسی بکەین بۆی کە خەڵکێک متمانەی نییە کچەکەی بەرێ لە ماڵی ئامۆزاکە یا پورزاکە یا خەڵکیشی زۆریشمانی وایە نییە وانی بێ خەڵکێک متمانەی نەبێ کچەکەی کە تازە پێ ئەگاوانە جورئەت نەکابی با لە شوێنێکاتە ئەوە لە سایوسێبەری ئەو تەکنەلۆژیا عولەمە تەعینامێش لە هەشتاکانە ئێمە لە ماڵی دراوسێمانە خەوتین دراوسێ لە ماڵی ئێمە لەوێ نانمانە خوارەوان لە بەڵام ئەوە نەماوە ئێستا خەڵک ئەو سقەی نەماوە یەکێکە لە بەڵاکانی ئەو عولەمەت و تەکنەلۆژیایی کە ڕووی کردوتە مرۆڤایەتی ئەمەسا لە یادداشتەکانی دکتۆر مستەفا زەڵمیە ڕەحمەت بێ ئەخوا طبعا مستەفا زەڵمی ئەفەرمێ طبعا زۆر قۆزیش نەبووە ئەڵێ بووم تازە لێ ڕوابوو لە ئێرانم خوێند لای مامۆسای باڵک ئەڵێ لەبەرەوەی کەموم لێ نەڕوابوو سەری ناوچەوانی نەئەکردم کە ئەها سەری داخست بە سێبەرەکە مایزانی منە سەیری موویەکیشی نەکردو ئەسڵەن عولەمایانی کۆنی ئێمە بۆ گەشتن بە مەقامات سنوورێکیان لە بینی خۆیان و حرامان بە حەڵاڵەکانی دروست کردووە جا ئوستازیان بۆ گەشتن بە لووتکە پێویستی بە تەسهیێدانە ئەلێرەوە من ئەدگوازمەوە بوو ئەوەی کە نمونەیەکی سادە بێنمەوە لە هیجرەتا کە بریتێ لە قوربانیدان بۆ ئەوەی کە بگەی بە ئەلا ئینە سلعەت اللهی غالیە وەڵێ زۆر بە سادەیی تێگەیبین بابە وەڵی کاڵای خۆ هەرزان نییە ئوستازیان بابە وەڵی قوربانیدانی ئەوێ سۆهەیبێکی ڕۆمی قۆز هەیکەلی چاپوک چالاک چنگن تاجر کە هیچی نییە بەڵام لە مەکەیاوەنە کە سابەتەکە بێتە تاجرێکی گەورە کاتێک کە ئیمانەیەنێ کۆچەکە دەحشتر لەگەڵ خۆیان بە هەر دەحشتەکە تفاقە بۆ خۆشی نایوە بۆی بۆ مسلمانەکانی بەرێ بۆ ئەوێ لە ڕێگای گرن نەڵێ ناوەرە تو هاتی بۆ لای ئێمە ساعلوکێک بووی بابە هیچی نەبوو ئەمە چی بەکوێ بی ئەڵێ کاکە ئەگەر تان نەمەڕێ مەدەن بڕۆم ئەڵێن بڵێ نۆ حشتریانەیاتێ ئەڵێ بەس ئەمەم بەنێ پێ بڕۆم ئەڵێ وەڵاوە شناینێ کاکە قیرسیا بە پێڕۆم ئەڵێ نێو عەبای بەرێ خەضرەمیە یەکێکە لە عەباگرانەکان چۆن هێڵینەوە لە بەرابێ بەڵێ بەردەوام بە دکتۆریان مەبەستمەوەیە عەباکەشی لێەکەنەوە
کاتێک گاتە مەدینە و پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم بە دەنگی بەردە ناو سەحابەی هاوارەکە ڕەبح ئەبایحە بەڵێ مەبەستم ئەوەیە ئەم مامەڵەکردنە ئەم بازرگانیە بەڕاستی پێویستی بە مەردی مەیدان هەیە پێویستی بەوە هەیە کە بەڕاستی تێگەی بێ لە خۆی ئەتەوێ بزانی خوا چۆنە لەلات کاتێک خۆ تەنیایی عارف الله لە کاتی تەنیاییە بەجددی ئینسان لەو مەقامانەیە بێ هەست بەخۆی بکە وما قدر الله حق قدره ئێمە نەگەیشتونەتە واستی کە ئەهون النظرین ئەخوا لای ئێمە لەبەر ئوستاز گیان لە مەوزوعی کۆچە ڕێم پێ بدەن ئاماژە بە یەکشی سادە بکەم پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم ئەزان زاوایەکی سێ زاوای هەبوو دوانیان پێشەوەی کچەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم بگوازنەوە تەلاقیان نا چکە خەسووی کچەکانی ئەبوو لەهەب کوڕەکانی کاتێک کە سوورەتی تەبەدەدا هاتە خوارەوە دایکیان خەسوویان وتی وەڵڵی ئێوە لە من حرام نەگە کچەکانی پێغەمبەر تەلاق نێن پێشوەی بیگوازنەوە تەلاقیان نا تەوان خەدیجە زۆر حەزیە کرد چکە زانی چ بنە ماڵەیەکەن چ تەبیعەتێکیان هەیە بەڵام کچە گەورەکەی لە خزمانی خەدیجە بوو زەینەب زاواکەی ئەبولعاسە ئوستاز کە زاواکەی لە تیجارە دیێتەوە کە زەینەب موسڵمان بووە زۆری پێسەیرە بێ ئەڵێ پیاوەکە داوای لە بردن لە یەکەم پرسم پێ نەکردووی بەڵام ئەمە حاڵەتێکە هاتوتە پێشەوە گومانە لە ئەخلاق و ئیمانی پاکداوێنی باوکمەیە ئەڵێ نەخێر نەوەڵڵە دەڵێ دەتۆش منیش ئیمانی مناڵە تۆش ئیمان بێنە دەم چۆن ئیمانێنم بە پێغەمبەر بۆیە بڵێن شوێن خەزووری کەوتووە مامە حەمەیی بۆ خەزووریەکە ئیمان نایەنێ باش قبوڵمە ئیمان نایەنێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم زاواکەی ئیمانی پێی نییە باشە وە کاتێک کە کۆچەکە دوو کچەکەی تری کە دوای ئەوەی کە ئەنێرە بە دوایانە بێن زەینەب ئەنێرەڵە ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم ڕێم پێ بدە من نەیە حەز ناکەم مێردەکەم بەجێ بێڵم پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم تووڕە نابێ بابە چۆن شتی واکەی من پێغەمبەرم لە مەدینە کاکە ئەدەم بەشوو باشترین سەحابی شوو بە پاشترین سەحابی بکە ئەڵێ قەیچێک بالضبط ما قەیناکە قبوڵ دەبێت لەگەڵ ئامێنێتەوە بەڵێ ماڵە خەزووران ئەبێ پشتی نەشکێنێ دەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم مامەڵە لەگەڵم حاڵەتەیە کە زەینەب ئەمێنێتەوە لای مێردە بێدینە کافرەکەی کە زاوای پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم باشە نەگەوە دوای ئەوە ماوەیەکی زۆر کە کۆچ ناکەوە ئەمانە پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم طبعا کاتێک کە شەڕەکە دەست پێەکە زەینەب بێتە دەرەوە دەستەکە بە گریان ئەڵێنەوە بۆ چی گری ئەڵێ بۆ دوو شتەگرین لەم شەڕەیە من لە هەردوو لا زەرەرمە ئەگەر ئەو لا بێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم باوکم شەهیدە بێ ئەگەر ئەم لاش بێ مێردەکەمە وەکو دڵم خۆش مەوێ چکە خۆشەویستێکی ناوتەبیعیە بۆ لە بەینیانە ملء العین یەکتریان خۆشویستووە مع العلم ئەم کافرە ئەم دیندارە کچی پێغەمبەر صلی الله علیه و سەلەم کاتێک کە هەواڵ ئەهێنەوە ئەبولعاس بەدیل گیراوە لای پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم لە خۆشییان نازانێت چی بکە هیچی دەست ناکەوێ ئەی خۆیا چی بۆ بنێرێ چکە بیستوێتی کە پێغەمبەر خوا صلی الله علیه و سەلەم خەڵکی ئازادەکە یەکسەر ملوانکەکەی ملی کە هەدیەی خەدیجەیە ملوانکەکەی ملی خۆی ئەنێرێت کە بیدەن بە ئەبولعاس بۆی ڕزگاریکەن باشە پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم دانیشتۆ مزگەوت قەرباڵقە ئەی سەحاب تۆ چیەکەیت بەرنامە چی وەڵام من دەمناڵ فێرەکەم ئازاد بە تۆ وەڵا پارەی هێناوە لە بینی شتەکانە کە هێنراوە ملوانکەکە ئەناسێتەوە ڕەنگی پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم تێگەچێ حاڵەتی ناتەبیعیە بێت کە ئەیبینێ ئەڵێ مەی چێە ئەڵێن وەڵای ئەبولعاس هێناوێتی هەموو ئەسحابی کرام ئەڵێن دەستی کرد بە کۆمەڵێ قسە گوێمان لە کەلیمەی خەدیجە بوو ئەڵێ پێی ئەڵێ ئەبولعاس ئەمە لای من زۆر بەنرخە ئەمە لای من دیارێکی زۆر پڕبەهایە تکاو لێ ئەەکەم ئازاد دەکەم بەس ئەگەر ڕۆشتیتەوە بە زەینەب بڵێ ئاگای لەم ئەمانەتە بێ ئەم ئەمانەتە لای من زۆر گەورەیە بەڵام یەک تەکلیفی ترم هەیە ئیمانێنی ئەڵێ نەخێر باش قبوڵمە ئیمان مێنە بەڵام ئەمرم بۆ هاتووە مەجبورم نابێ مشریک شنەکەی دیندار بێ ئەبێت جابنەوە قبوڵتە پەیمانەکەم بۆ جێبەجێەکەی ئەڵێ بەڵێ ئەڕاتەوە بۆ مەکە کە ئەڕاتەوە پێشوازیەکی گەرم ڕەحابەی سەدر لە خۆشیان نازان چی بکەن کاتێک کە ملوانکەی ئەیاتەوە و سەرێک داخاو بێتاقەتە بێ سێنێ بەڵێ پیاوەکە بۆ بێتاقەتی چی بووە خەڵکی ئازاد بکرێت دڵی خۆشە ئەڵێ وەڵای چی بێ لە تۆ نهێنی باوکە ئەم قسەیە عەرز کردوم کە ئەبێ من و تۆ جیابینەوە وەڵڵاهی بەقەد لێنی چاوم خۆشمەوی زەینەبی دەڵێ وەڵڵاهی منیش بەقەد لێنی چاوم تۆم خۆشەوێ دەی پیاوەکە بۆ ئیمان ناهێنی بۆ ئیمان ناهێنی پێکەوە بەدڵ و بە حوسن و ڕەزای خۆمان بچین بۆ مەدینە ئەڵێ ناتوان ئیمانی پێ نایەنم ئەڵێ گومانە لە باوکم ئەڵێ نەبەڵڵا ئەڵێ نەبەخوە
باش بە براکەی ئەڵێ ئەم ئافرەتەم بۆ ئەبەی یەکێک لە خزمەکانیە بە ئامانەتەوە تەسلیمی پێغەمبەری خۆی کرد صلی الله علیه و سلم بە ئامانەتەوە ئەیبەن لە مەدینە دایئەنێن ئەم زەینەبە بۆ ماوەی 4 ساڵ هەرچی ئەسحابی کرامە لە کیباری سەحابەیە داوای شویان پێ ناکە هەر چاوەڕێی ئەوەیە ڕۆژێ لە ڕۆژان ئەم هاوسەرە بێدینەی ئیمان بێنێ گەڕێتەوە بۆ لای ئەوە عشقێکی عەجایبیانەیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم زەختی لێ ناکە و ئەشزانە ئێستا بێوەشنە چکە جیابوونەتەوە زەختی لێ ناکە تەنانەت لە قافڵەیەکە کە تجارەت ئەبا بۆ شام و ئەیگرن ئەیهێنن بۆ مەدینە کە ئەیهێنن بۆ مەدینە ڕائەکا لە دەستیان عەفوەن ڕائەکا لە دەستیان ئەوان اتفاقەکە ئەبەن چکە موسڵمانان پێویستیان بەێنە کە یەتە پێش نوێژی بەیانی خۆیەکە بە ماڵی زەینەبە ئەڵێک یاخوا بەخێر بی ئەمە لە کوێوە هاتووی دیمانە و بەخێر باوکی مناڵەکان یاخوا بەخێر بی ئیمانی هێنا ئەڵێ نەخێر ڕام کردو ئەڵێ دە یاخوا بەخێر بی من داڵدەتەیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە جەماعەتایە ئەسحابی کرام چواردەوری قەرەباڵغ گوێی لە دەنگی زەینەبە بێ ئەفەرمێ ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هاتۆ بۆ لام زاواکەت ئەگەر ڕێی پێ ئەدەیت و احترامی ئەگری ئەگەر لە نزیکیەوە بێت باوکی مناڵەکانمە ئەگەر لە دووریشەوە بێ لە خزمانی خەدیجەیە طبعا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کۆدەکەی کۆدی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم جوڵانی عەتفی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خەدیجە بووە چکە یعنی عشقێکی ناتەبیعی بۆ خەدیجە هەبووە ئوستاس پیاوانی ئێسەی ئێمە باوەڕکە ئەگەر خێزانە کۆچی دوایی بکە ژنێکی تازە بێنی بێوەژنیش نەبێت کچێکی تازە بێ ئەگەر باسی ژنە کۆنەکە و لێ بپرسێ ئەڵێ کورە بابە وەڵڵای کەسێک و تۆ نییە بۆی ژنە تازەکە و ڕاستی بێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کاتێک کە عایشە ئەهێنێ کچێکی گەنجی جوانە باشە هەموو جارێ باسی خەدیجەکە مەعلومە خەدیجە بەتەمەن بووە ئەڵێ ئێرە باشە ئەی خوای گەورە تەبدیلی بۆ نەکردووی لەم باشتر بۆ ئەوە باسی خەدیجەکەی ئەڵێ لا والله لا والله لا والله بەسەراحەت بەڵێ نە والله بەدیلی نەبووە بە هەموو خێزانەکانی ئەڵێ خەدیجە بەدیلی نەبووە ئافرەتێکی ناتەبیعی بووە پێغەمبەری صلی الله علیه و سلم لە ئەشکەوت بێتە خوارە ئەو حاڵەتە ناتەبیعیە سایکۆلۆژیە بۆ دروست بێ ئەگەر لە پشتیەوە خەدیجە نەبووایە ئەی پیاوەکە تۆ چۆن شەیتان دەست لێ وەرسێنێ تۆ سەردانی میوانەکەی تۆ سیلەی ڕەحم بەجێبەجێ معنەویاتی پێغەمبەری فول بەگەیانە ئاسمان وەرە با بچین بۆ لە وەڕەقی کردنەوە فەل ئەم معنەویاتە پا بگیانە وەڕا کولی ڕەجولین ئیمرأة ئەم ژنانە پیاوانیان دروست کرد پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەمانەی قەت بیر نەچۆتەوە باشە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەفەرمێ وەڵڵی هیچ پەیوەندیەکمان نەبووە ئەمە سیناریۆ نەبووە ڕێکم خستوو ئەمە خۆی وا ئەڵێ ئێوە ڕێیتان چی ئەسحابی کرام ئەگەر ئەڵێن ئەم کچەی من داڵدەی ئەم پیاوە یاوە ئەبول عاص ئیمان نەهێنی ئەڵێ نەخێر ئیمان نایەنم ئیمان نایەنم ئەڵێ ئەی داواکاریەکەوە چییە وەڵڵێ داواکاریەکەم هەیە منیان گرتووە هەرچی سەروەت و سامانی قوڕێشەکانە بە من بووە هێناویانە ئەمە بمەیتەوە بیبەمەوە ئامانەتی خەڵکی تایە مع العلم مەیتوانی نەیاتەوە هەمووی ئەیاتەوە ئەڵێ بڕ باشە ئەگەڕێتەوە بۆ مەککە حد لە دوور و هەر سێری بە دوای سێریەکە زەینەب بە دوای سێریەکە دەی خوایە پەشیمان بێتەوە ئەم هەموو احترامی باوکم ئەم هەموو ڕێزەی خەزور بۆ زاواکەی ئەڕاتەوە مەککە لە ناوەڕاستی کەعبەی ئاوەستێ یەک بە یەکی شتەکان تەوزیعەکە ئەوەی کە تیجارەت تۆ ئەوەنە و قازانج کردووە تۆ ئەمە سەرمایەکەتە تۆ ئەمەنە ئەمە ماوە تۆ یەک ئەڵێ ئێرە جەماعەت خەڵکینە هیچ ماوە کەس حەقیە بەسەرمەوت ئەڵێن نەوەڵڵا تۆ بەڕاستی دەستپاکێک بووی ئەمینیەک بووی ئیشەکانی بە جوانی جێبەجێ کردی یا ڕەبی لە شەساغ بێ داڵێ باش گوێ بگرن ئەوە من لە عەلەنی بۆ هەر هەمووتان ئیمانەیەنم وە لە ترسیشان نییە ئەگەر ئیمانم بێنە لەو لامێنا لە ترسا شایەتمان هێنەوە گەڕێتەوە مەککە بۆ مەدینە عەفوان بە هەمان شێوە ڕێک لە نوێژی بەیانی ئاگاتەوە مەدینە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە جەماعەتا بێ ئەم جارە بە هەمان شێوە ئیتر چاوی گەشە بێتەوە ئەمانە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم زۆرم پێخۆشە بەڵام وەختی خۆی کە هاتی بۆ داوای کچەکەم چوم تەکلیفم لێ کردوتم فڵانە کەس هاتووە داوات ئەکا ئێستا جەبێت داوات کەمەوە دیسان تەقە لە درگایەتە لە زەینەب هاتۆتەوە بە داوات پێ ڕازی بە یەک شادەبنەوە خۆشەویستێکی ناتەبیعی وایان بۆ دروستە بێت ئەو ماوەیە کە لە مەدینەیە ئابێ ناوبانگیان پیاکەن بۆ خۆشەویستی ملء العین حتا کە زەینەب کۆچی دوایی ئەکا بۆ ماوەی یەک ساڵ خەفەتێکی گەورە ئەم پیاوە داگیرەکات ساڵێک دوای ئەویش وەفاتەکە ئوستازیان لە ماڵی ئوسرەی پێغەمبەر لە بەیتی نبووە ئام خۆشەویستی هەبووە ئەمە چییە مستەلحانەی ئەمڕۆ زماڵە خەزوران زاوام لیپانە کۆمەڵێ زاراوە هاتوتە فەرهەنگمان و پیاو تەریخە بێتەوە کۆمەڵێ نوکتە و کۆمەڵە شت کە
یعنی ئەرسشی شتەکانیان تێکداوە بەهای شتەکانیان تێکداوە کەمە پێویستمان بۆ مڕاجعەیە دکتۆر ماڵسەرن کەواتە هیجرەت ئەم کە دکتۆر ئەڵێ پێویستمان بە مڕاجعە و بە خۆداچوونەوەی هیجرەت بۆ ئەمڕۆی موسڵمانان بۆ بانخوازان بۆ ئەوانەی کە هەڵگری پەیامی خواین بۆ شوێن کەوتوانی پەیامی پێغەمبەر صلی الله علیه و سلم چه ئەرزش هەموو ئاستەکان نەک هەر بانگخوازیش تا چەند بۆ ئێمە پێویستە جارێکی تر بە خۆداچوونەوە بکەین ئێمە هیجرەتێکی تر بکەینەوە لە سەدا سەد یعنی لە سەدا دوو سەد زۆر ئەمەسی الحاجە یعنی وەکوترێ زۆر پێویستمانە بە گەورە و بچووکمانەوە بە نێرومێمانەوە بە هەموو ئاستەکانەوە لە کۆمەلگا چینەکانی کۆمەلگەمانەوە بە کاسبکار بە دکتۆر بە کرێکار بە ئافرەتی ژنی ماڵ بە مێرد مناڵ بە هەموو ئاستێکیانی پێویستمان پێوێتی جارێکی تر زۆر بە دیراسی یعنی بە دەرس خوێندنەوەیکی مطالعەیەکی سەرزارەکی نا بڵێ وەڵاوە ژیانێکی پێمەری خاو خوێندەوە صلی الله علیه وسلم یعنی ئەگەر دەست کرد بە بوونی مامۆستایەکی وەکو مامۆستا بەڕێزانە جەنابی دکتۆر عادان مامۆستا سەربەست ئاوەها شتەکە بخاتە ناو واقعەکەەوە یعنی لەوە کتێبەکە ئەوەش بکەین هەر باشە خوا ئەکاڵێ شتێک هەمووی دەرک پێێنەکەی ناکرێ هەمووی تەرک پێویستمان پێیەتی یعنی بە تایبەت یعنی مەسەلانی کە معاملەی پێغەمبەری خوا صلی الله علیه و لەگەڵ هاوسەرەکانیە یعنی کە ئاوا بوون و بە سەریح بووە لەگەڵ یانە و پێویستی بەوەنە بۆ مجاملەی لەگەڵکە لە بەلەوەی دڵی نەیەشێ ئەوەنە سیقەی پێ بوو متوانی پێ بووە ئەو حەقیقەتەکانی بەیان کردو لەلایەن بەڵام بەداخەوە ئێمە ئەمڕۆ لە بەر دڵ ناسکیمان وای لێ هاتۆتەوە هەمووی لەبەر خاتری و دڵی ناسکە و دڵی نەیەشێ ئیتر چاواشەکاری و مجاملات و درۆ زۆر بۆ خواپەناماندا بۆیە بەڕاستی جارێکی تر پێویستمان بەوە هەیە زۆر بە جوانی بەڕاستی بە فعلی بتوێینەوە لە خزمەت سیرەتی مبارەکی پێغەمبەر صلی الله علیه وسلم بە خاڵبەندی بە هەموو حاڵەتەکانیەوە بچینە ناو ماڵی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم مامەڵەی چۆن بوو ئەو خوایە منەوە ئازانم هەر لە سەرەتاوە کە مامۆستا ئیشارەتی پێدا ئەو کاتە بمانعولی ئێمە لە دۆڵێک و پێغەمبەری خوا لە دۆڵێکی تر بۆ خوایە ئەترسین کە لە زمانی پێغەمبەری لە ئاخر زمانە شتە منمان بگیرێ و پێغەمبەری خوا فەرمێ بۆچی ئەوانە فەرمێ ئاخر ئەوانە بەناو ئومەتی تۆ بن ئەی پێغەمبەری خوا یعنی ئێمەش خۆمان ئیدعای وەکو شێخ حەسەنی بەسری ڕزا و ڕەحمەتی خوای لێبێ هەموو شکای حاڵەت دوعایان بردە لای وتیان دوعامان قبول نابێت تەکبیرمان چیە یەک لەوانە فەرمووی دعوای خۆشەویستی خوا و پێغەمبەرەکەن صلی الله علیه وسلم بەڵام شوێنی ناکەون گوێی فەرمایشەکانی خوا پێغەمبەر ناکەون و شوێنی پێغەمبەری خوا ناکەون بۆیە بەڕاستی ئەوەیش الحەمدولله لە هەندێ سیمای دینداریمانە شتێکی بەرجەستەیە لە جەمع و جەماعەتە حرسێک لەم شتانە هەیە بەڵام کاچینە تەفاسیلی مامەڵەوە یعنی ئەو کەسێک کە هاتووەتە سەفی یەکەمی جەماعەتی مزگەوتەکە بەداخەوە لە مامەڵەکەی خەڵەتی تایە ئەو کەسێک کە چووە بۆ عەمرە و حەجەکە متابعەکە الحەمدولله ساڵانێک نیعمەتێک بەسەرمانە ڕژا بوو هەموو ساڵێک هیوا هەبوو مەسەلەن 5 جارە چوو 4 جارە چوو 3 جارە چوو فرسەتێکی نیعمەتێکی خوا بەڵام ئەبینی لانێکی جۆڵەکان لەگەڵ ماڵ و عایلەکەیە خەلەلی هەبوو بێ بۆیە ئەمە پێویستمان پێیەتی بەڕاستی ئەم دینداریە ئەوە نییە سوچێکی بگرن و سوچێکی تری بەردەی لە هەموو بوارەکانی و بە هاوسەنگی بۆی بڕۆی لە ناو ماڵ و خێزان تا لەگەڵ مناڵەکان تا پیاوی چاکبی پێغەمبەری خوا چۆن بۆ کوسێ کەسەکە چوونە خزمەت ماڵی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پێغەمبەری خوا قەدرن لەوێ نەبوو حەزرەتی عایشە فەرمووی هاچی ئێوەی هێناوە وتیان وەڵڵی ئێمە چی بیر لە خۆمانەکەینەوە لە عیبادەت و تاعات و بیر لە پێغەمبەری خوا ئەکەینەوە صلی الله علیه و سلم زۆر حاڵمان پەرێشان یعنی ئەوە خۆمان بە هیچ نازانین یعنی وازانین کە هیچمان نەکردو بۆیە هاتوین تەکبیرێکمان بکە ئیتر لەو کاتە ویستیان بڕۆن کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەوێ نەبوو پێغەمبەری خوا هاتەوە فەرمووی ها چی بوو ئەمرێکتان ئیشێکتان هەبوو کارێکتان هەبوو فەرموو بۆ شتێکی ئاوەها پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دای نیشانن فەرمووی ئەوەی ئێوە باسیەکەن ئەوە عرض نەکردن یعنی کە ویستیان بڕۆن سێ بڕیاریاندا هەیەک و بڕیارێکی یەکیان بڕیاریدا هەر ژن نەیەنێ خەریکی عیبادەت بەیەکێکیشیان بڕیاریدا هەتا ماوە شەو نوێژ بکا و لێ نەبێتەوە یعنی نەخەوێ و خەریکی شەو نوێژ و تاعەت بێ کەم ترێک ئەگەر مەگەر زۆری بۆ بێ یەکێکیشیان بڕیاریدا هەتا ماوە بە ڕۆژوو بێ وی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پێچەوانەی ئەوان یعنی وەکو دینداریەکی هاوسەنگی پیشاندای نەک لە سوچێکەوە زۆر پیاوی چاک و ئەوانە بین و بەڵام لە سوچەکەی ترەوە بە زەهری مار بین وەکوڵەن لە دەرەوە شەکرە پیا و لە ماڵەوە زاری مارە بۆیە پێویستمان بەخۆ چوونەوەی بەخوا بە مامۆسای دینیەوە کە من مەلایەکم لێرەم قسانەکەم خاڵی نیم لە خەلەل لە کەم و کوڕی پێویستمان بۆیە بە هەمومانەوە بە عالمی دینی ئەوە نییە ئیتر کە تۆ شتێک شارەزابی لەو دینەوە ئەیڵێ بەڵکو خەتەریاتەکە زیاتر ڕوو لە ئێمەیە لە ڕۆژی دواییە یعنی خوا پەنامامدا
وبر أو قهري خواي قورو پروردگاركن كل سورة صفا خواي تعالى لو ما أنا كلمة تقولون ما لا تفعلون بۆیە بێ پێویستە بەڕاستی بەجوانی بتوێنەوە لە سیرەتی مبارەکی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم و ژیانمان جارێکی تر تەسویەکەینەوە بە سیرەتی مبارەکی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەو بەفعلی ڕێنمایەکانی پێغەمبەری خوا وەرگرین سەرسەر و سەرچاومان چۆنی بووە ئیتر لە عادات هەڵدەین وازی لێ بێنین ئەوەی کە لەگەڵ عاداتان ناگرێتەوە ئێمە عادەتەکە زان نەکەین بەسەر شەریعەتەکەیە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕێزی لە ئافرەت گرتووە و فەرموویەتی نا دینارە بیکەی بە خێر و دینارێکی لوقمەیەک بکەیتە دەمی خێزانەکەتەوە ئەویان خەیری زیاترە تا بیکەیەوە بۆچی عیبە بەلاتەوە مەسەلەن ڕێزگرتن لە ئافرەت ڕێزگرتن لە خەزور لەگەڵ مناڵە هەڵسو کەوتن تەواضع نواندن ئەمڕۆ زۆر کێشەی تەواضع هەیە مەسەلەن هەر کەسێکمان ئەلفوتبێ یەک شتێک ئینەکە زاین تۆزێ لە خۆمین بووین ئیتر تۆزێ لە خۆمانە گۆڕین بەداخەوە بێ مسلمان زۆر سادە بێ زۆر خاکی بێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دیسانەوە بکاتەوە بە قودوەی خۆی یەکێک لە بۆ نمونە جەنابیش لە سەرتا ماژەت بەوە کرد کە جیهانی غەرب هۆکارەکان ئەگرنە بەر بە بێعەقیدە ڕوبەڕووبوونەوەی بۆ منە ڤایرۆسی کۆرۆنا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هۆکارەکان ئەگرێتە بەر اینجا بوون لە ئەشکەوتەکەشا بە ئیمامی ئەبوبەکر دڵنیا کاتەوە دەفەرمێ مەترسێ ئێمە خوامان لەگەڵایە بۆ منە لا تەحزەن ئین الله معنا ئەنی تەوەکل و پشتبەستن بەخوای گەورە دڵنیاییەکی تاوەکوی دکتۆر عەدنان ئاماژە بەوەکە کە بۆ نمونە لە خەزای خەندەقە ئەوەندە ناڕەحەتیەوە بەڵام کە بەردەکەشکێنێ دەڵێ ئەوە بەڵێ فەتحی کیسە شام و ئەوە ڕۆتا بوونە لە ئەشکەوتەکە لە سوراقی کوڕی مالیکە مەبەستمەوەیە تەوەکل و پشتبەستن بەخوای گەورە لە هیجرەتە دوای گرتنەبەری ئەسبابەکان و هۆکارەکان شتێکی زۆر جوانە لە سێ چوار قۆناغی هیجرەتەکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەمیشە دوای گرتنەبەری هۆکارەکان پشت و تەوەکولێکی زۆری بەخوای گەورە بەستووە وڵای تر بۆ هەموو حاڵەتێک سیرەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باخ و بێستانێکی بێبنە هەر کەسێکمان بڕوا لەو ئەچی هەر بتوانێت چەپکێ گوڵی لێبێنێ بۆ خۆی تەوەکولیش هە دەرسێکی تری گەورەی لەوە وعلى الله فليتوكل المؤمنون ئەوە ئەمری خوای گەورە و پەروەردگارە جای بۆ حادیسەیەکی ئاوەها بێگومان دوای گرتنبەری ئەسبابەکان ئەوەی تەوەکل دێتە پێشەوە پشت و پەنا بەخوای گەورە و پەروەردگار کە تۆ خوایەکە دەهەیە چاودێرتە و بەبێ ئیزنی ئەو ئەڵڵایە ئەو خالقەتە کەسێک ناتوانێت زەرێکت پێگەێنی وەسیەتەکەی خۆی کە بۆ غولامەکە فەرمووی أو لو اجتمعت الإنس والجن على أن يضروك بشيء لم يضروك بشيء إلا ما قد كتبه الله لك أو عقيدة وتوكل أهل إيمان دار لحديث كتاب يا مري خاصة فرمي والله أجر إنسان إيمان دار توكلي حق توكل لو توكل على الله حق توكلي لزالت بدعائكم الجبال بدعاء كانت الخواج شاخكاني بولا بردن بلام ديارك خلال معناه لتوكل ليقينا لممارسەی ئیمانەکەمانە بەڕاستی بۆیە پێویستمانە ئینشاءالله بەکردنەوەی ئەو سیرەتە دووبارە خۆمان تۆکمەکەین من کاتی بەرنامەکەشم زۆر کەیمەوە بەڵام بە کۆڵێ بە کورتە دێمەوە لای مامۆستا سەربەست و دکتۆر عەدنان مامۆستا سەربەست لەوە چێ ڕواڵەتیان هیجرەت جۆرێ لە سفربوونەوە و سفربوونەوەی ماڵ و سەروەت و یان بەونە کەسایەتی مرۆڤێ بەڵام سیرەکەی لە ناوەڕۆکە هیجرەت تەنانەتی ئەم سەردەمەی خۆشمان دکتۆر کە دەیسەی دکتۆر مستەفا زەڵمی و مامۆستا مەلا عەبدولکەریمی مدەڕیس و مەولانە خالیدی نەقشبەندی و زۆر خەڵکی ترەکەی هیجرەت مرۆڤەکانی لە خاڵی سفرەوە بردەوە بەرەو خاڵێکی بەرز مەبەستمەوەیە هیجرەت ئەگەر لە ڕواڵەتە ناڕەحەتی و مەشەقەت و ئازار و بەجێهێشتنی نیشتیمان بێ بەڵام سەرنجام خۆرێکی درەوشاوە تەنانەت ئەگەر لە پێغەمبەریشانە بێ صلی الله علیه وسلم لە شوێن کەوتوانی خۆیان لە زانا و ڕابەرانی دینە بەرجەستە دەکات و دێنێتە دیکە ئەم نمونانەی باسم کردن زۆر جار مرۆڤمان هەیە بۆ نمونە بە هەر باسی مردوەکانیش نەکەین بۆ دکتۆر مستەفا پێنجوێنی بۆ منم لەوە چە مانگێک بێ بەڵام ئێستا بە خۆرێکی درەوشاوە چووە لە وڵاتانی عەرەبیا بۆتە خۆرێک و ئێستاش بەسەری بەرز گەڕاوەتەوە تا چەند بۆ منە هیجرەت ئەگەر لە ڕواڵەتە ناڕەحەتی بێ بەڵام لە ناوەڕۆکە گەورەی و مەزنی بۆ بەرجەستەکەرەیا بۆ ئەنجام دەرەکەی دێنێتە دی بەڵێ کۆچکردن بۆ وەک ئیسرا و میعراج نەبووە ئەوەی کە شتێکمان ئاماژە پێکرد بەڵام کورد بوو بۆ خۆی پەروەردگار معجزەیەک یەکسەر پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات و سەلام بەرێ و هیچ ناڕەحەت و ئەوانە نەبێ هەرچی هەنگاوی کۆچ هەیە بۆ ئەوەیە کە ئێمە چاوی لێ بکەین بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات و سەلام هەرچی تەختەیت و پلان و هەنگاوەکانی کۆچکردنی هەیە وەکو مرۆڤێک کردوێتی بەڵام لەو لایشەوە یەقینی بە خۆی پەروەردگار هەبوو کە خۆی پەروەردگار سەرێخە ئەمە بۆ ئەوەیە کە ئێمە چاوی لێ بکەین بێگومان بۆیە حەقی خۆیەتی ئێمە
لەگەڵ ئەوەیەکەوە بێگومانین هەر کەسێ لەبەر خوای پەروەردگار کۆچ بکا و من یهاجر فی سەبیل لا یجد فی الأرض مراغما كثيرا وسعا ئەوەی کە لە پێناو خوایە کۆچ بکا بۆیە ئەڵێ ئیمامی عومەر هەموو جار بە هاوڵانێ فەرموو هاجروا في الله ولا تهجروا ئەی فەرمیوە لە پێناو خوایە کۆچ بکەن بەڵام زۆر لە خۆتان مەکەن کۆچێکی ڕووپاماییانە بکەن ئەو تهجروا ئەوەیە کە کەسێک تەکەلوف لە خۆیەکە زۆر لە خۆیەکە ڕووپامایانە خۆی وان نیشاندا شوێن پێغەمبەری خواکەوی عەلەیهی سەڵات وسەلام بۆیە من پێم خۆشە زیاتر بە دوای ئەو چۆنەڵێ خاڵەنی هێنیانەیە بگەڕین کەوای کردووە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەم خەڵکە ئەوە پێشوازی لێ بکە ئەم خەڵکە ئەوە لە خزمەتیا بێ و ئەم خەڵکە بەم شێوازە تەسحیح بۆ ئەوان وابوون بۆ ئێمە وانین دوو شتی زۆر گرنگ یەکەمیان پەروەردەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام زۆر گرنگە مڕەبی مامۆستا دەسەڵاتدار کە خەڵک پەروەردەکە تەمای ئەوەیە کە دەوڵەت دروستکە وعدی دنیایی بە خەڵک نەدا ئەمە زۆر زەرەری لێکەین پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە ساڵی 11ەوە کە 5 کەس لە خەڵکی مەدینە موسڵمانە بنیا 6 کەس ساڵی 12 بنە 72 ئافرەت ساڵی دواتر کۆچەکە پێغەمبەر صلی الله علیه و سلم یەک وعدی دنیایی نییە لە خاڵەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام حتا کە هیندی خێزانی ئەبوو سوفیانی دەڵێ من چیم بۆ هەیە پێغەمبەری خوا تەنها ڕەزامەندی خوا و بەهەشت ئەم خاڵە بۆ ئەم کاتی ئێمە زۆر موهیمە ئێمە وەکو ئیسلامی هەرچیمان پێ بکرێت لە خێر و خۆشی بۆ دین و ژینی ئەم خەڵکە فەراهەمێنی نەگەر دەسەڵاتمان بگرێتە دەست بەڵام ئەساسەکەی ئێمە بریتێ لە ئیمان و عەقیدە ئێمە جارێ دەسەڵاتمان هەبێ ئیمان و عەقیدەی خەڵک چاکەین بەخۆ کێشە نامێنێ بەڵام بێم وعدێکی زل بەم وەک ئەو خەڵکەی تر ئەمە بەڕاستی هەڵەیە کەسێک بێ وعد با بڵێ من کوردستانتان بۆ کەمە بەهەشت بەخوا برا هەڵەیە خەڵکی شتوا بۆ پەروەردە نابێ دواتر پیشت ناکرێ کوردستانی 30 ساڵ بێوێران کرابێت بە 6 کەسی موسڵمانیا بە ئەوەندە کورسی کە بەدەستی دەژمێرێ بەخوا ناکرێتە بەهەشت و ئەوانە بۆیە ئێمە ئەبێ بین بڵین وەکو پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام وعدی ئیمان و عەقیدەیەکتان دەدەینێ کە دین و ژینتان بۆ خۆشەکە بەختەوەری هەمیشەییتان بۆ دێ لێرەوە خەڵک پەروەردە بکەین ئەمە زۆر گرنگە تفلیحوا یا سەحابە ئەو خەڵکی مەدینە دوای وتیان یا ڕەسوول الله عەلەیهی سەڵات وسەلام ئێمە ئەم هەموو شتت بۆ بکەین و شار و وڵاتی خۆمان بکەینە پەناگەی تۆ هەموو عەرەب بکەینە دوژمنی خۆمان چیمان بۆیە فەرمی فەلەکوم الجەنە بەهەشتەیە ترەوە نەبێ بڵێ من پۆستە دەمە تۆ ئەکەمە وەزیر و تۆ ئەکەمە قائید و موچەکەی تۆ ئەوە نێمانە نییە لە عەمەلی ئیسلامیە بەڵام حتمەنیش دواتر دروستە بێ بۆیە ئەم وعدانە ئەبێ لێرە لە کۆچە ئەو خەڵکەی دەسەڵاتێکی هەیە وعدی دنیای ئەوە نەدەین بە خەڵک تۆ دوایش بێمان نەکرێ عێباریش بین وانییە وعدەکان لای ئێمە بریتێ لە وعدی ئیمانی و معنەوی و بەهێزکردنی ئەوە بە دڵنیاییشەوە کە ئەو شتانە بە باشی بچەسبی ئەو تریشە چەسبی جا ئەمە لە کۆچە ئەوە سڕی پێغەمبەری خوا بوو عەلەیهی سەڵات ئەگەر ئینسان ئیمان و عەقیدەکەی دامەزرا ئەگەر ئێمە بین سەر لە نوێ خۆمان و خەڵکیش پەروەردە کەینەوە لەسەر ئەو ئیمان و عەقیدەیە کاکە ئێمە خەڵکی مسلمان یەکێ باوەڕی بە حەدیث نییە و یەکێ باوەڕی بە ئیجماع نییە و یەکێ باوەڕی قسە بە سەحابە لێ بەخوا بم شێوازە خەڵکی مسلمان پەروەردە نابێ هەر ماڵیشمان وێرانە بێ وانییە ئێمەش ئێستا چی ئیشێکمان بەوەی بێم قسە بە معاویە بڵێم ڕزای خوای لێ بێ چی ئیشێکم بەوە هەیە بێم ئیجماع هەڵوەشێنمەوە چی ئیشێکم بەوەی بڵێم نەسخ نییە ئەمە چی خزمەتێ بە پەروەردەی تاکەکانەکە ئەبێ بێم بە عەکسەوە ئایا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام خەڵکی وا پەروەردە کرد یعنی بێم لە مەجموعە و گروپێک بەم کە خوا لێیان ڕازی بوونە کە ئەصحابی پێغەمبەر عەلەیهی سەڵات ئەم سەحابانە نەبوونایە هیجرەت ئاوا کرا خەڵکی مەکە و مەدینە و ئەوانە ئەم سەحابانە ئەبێ جێ حورمەت و ڕێزی تەواو بن بێ تا قیامەت تەڕەحومیان بۆ بکەین وەکو لە بەندەکانی عەقیدە باسەکرێ بۆیە ئەگەر ئێمە بمانەیە مۆزع چاک بێ ئەم کۆچەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بە ئەم 1442 بکەین بە ئیسلاحی خۆمان ئەبێ سەر لە نوێ بگەڕێنەوە بۆ ئەو عەقیدە و بەرنامەی بکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام خەڵکی لەسەر پەروەردە کردووە بەوە هەموو شتێک چاکە بێ بەڵام هەرچی شتی تر هەیە چی وعد و وعود هەیە بکرێ بەس ئیمان و عەقیدەی خەڵک دامەزراو نەبوو تووشی هەزار کێشە و گرفتە یاخوا دەست خۆش بێ تەنها لەوەچە دوو خولەک سێ خولەک کاتم بۆ دکتۆر عەدنان ما بێ وەڵامیش کۆتا قسەم شتێکێکە گرنگە لە کۆچە ئەو پەیامەی تیاڵ گۆزین بینینی شتی چاک بە چاک بڵین چاکە بەڵام لە کەسەکە تەئسیرمان تێ نەکا كفلان كسكردي بدل من به اللهم أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل ولا تبخسوا الناس أشياءهم بيغمري خاصة بزاواكي خوي كاتك إيماني بيناني ولا أوجد صلاة أم أفرمي ما ذممناه صهرا والله يخراف ما لينا يبيني وجك شاكا نبي لزاواتيا أو مرحلة كلا من مزابو جك شاكيش من نبيني ما بس مو إنساني مسلمان أبي دادور بلاشتكانا نك فلان كسكردي بدلن بو بدل ما فلان كسكردي بدل مني أبي ما حق فعدلوا أبي حق بحق بناسين نك بشخص كان كأما براسي زوجرنجا بيامي هجرة فري أو ما مكاب جدي
شتەکان بە چاوی سەر بە شێوازی خۆی ببینین قەبارەی گەورەتری نێنێ بە تایبەت دنیای ئەمڕۆی سۆسیال میدیا کە شتێکی زۆر سادە و ساکات ئەمەنە پێیج بڵاویەکەنەوە دنیا خەی هەمومان بووی بە ئیمماعی ئەم ئیمماعیەتی کە ئەمڕۆ لایکیەکە شتێ بڵاوکرێتەوە یەک دنیاکەت بڵاوکرد نازانەوە کارەکە چییە ئەمە بەڕاستی ئەمڕۆ ئەمەی کە ئیشاعی فاحشەیە کە زۆر خەتەرە بابە تۆ تابعی شتەکە کردووە تا بە دوواداچوونی بۆ بکە یەکسەر لایک جاری وایە کوشتنێک بە لایکە کێڵێت تۆ بەشداری و قەتڵە نابی هەر بەوەی کە فیتنەیەکە کە تۆ لایکێکی بۆکەوە پێجە ئەکتیڤە بێ کە ئەکتیڤ بوویان تۆ بەشداری و فەسادەی ئیمە شتانە بە سادە وەرەگرن کاکە گەورەیە بەخوا ئوستازیان زۆر باش لەبەرەوەک ئەمە دوا قسەم بێت و خۆی پەروەردگار هەموو لایەکمان تەوفیق با کە ئیخلاصمان پێ بەخشێ ئەهلی ئەوە بین کە لە ڕوومان بێن بابەتانە باسکەین لە خۆمانە تەطبیقیکەین زۆر زۆر گەورەتان کردین جنابی مامۆستا مەلا سەرهەنگ سەید شەهاب زانای ئاینی دکتۆر عەدنان هەورامانی مامۆستای زانکۆ جنابی مامۆستا سەربەز جەباری بانخوازی ئیسلامی من زۆر سپاسان دەکەم خوای گەورە فەڕ و بەرەکەتی هیجرەتیش بە ئێمە و بە وڵاتمان ببەخشێ زۆر زۆر سپاسان دەکەم بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست بە ئومێدیەوەی باسکردن لە هیجرەتی پێغەمبەری خوا هەم گەورەی بێ بۆ دنیا هەم بۆ قیامەتمان وەجێی ڕەزامەندی خوای گەورە و پاشان ئێوەی عزیز و خۆشەویست بوو بێت تا بە یەگەشتنەوەیەکی تر بە خوای گەورە مێرەبانتان ئەسپێرم خواتان لەگەڵ